کاتتان باش بەڕێزان، خۆشحاڵین لە چالاکێکی تر لە چالاکیەکانی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن شەوانی شەممە کاتی وێبینارەکانە، هەر جارەی تەوەرێک و بوارێک هەڵدەبژێرین بۆ ئەوەی کەسێکی پسپۆر داوات بکەین تا باسی ئەو تەوەرە بکە. لە ئێستادا پەروەردە و خوێندنی باڵا بەڕاستی ڕەنگە گۆڕانکاری زۆریان تێدا کرابێ و چاوەڕوانی زۆریش دەکرێت لەو گۆڕانکاریانە کە بەرهەمی هەبێ. یەکێک لەو گۆڕانکاریانەی کە ئەنجام دراوە بریتە لە پرۆسەی سەرپەرشتیکردنی پەروەردەیی، کە بۆ ئەم شەو پێمان باش بوو ئەو بابەتە بخێنە بەرباس. ئەویش بۆ پێشکەشکردنی بابەتەکە بیرمان لە کەسێکی شیاو کردەوە کە پێمان باش بوو ئەو بابەتە باز بکە، پاشان دەرگای گفتوگۆ بکەینەوە لەگەڵ ئێوەی بەڕێزیش ئەگەر هەر پرسیار و سەرنجێک هەبوو بیخەنەڕۆ. بابەتی ئەم شەومان شێوازی نوێی سەرپەرشتیکردنی پەروەردەیی لە هەرێمی کوردستان و چاوەڕوانیەکان لەو شێوازە نوێیە چین، کە لەلایەن بەڕێز مامۆستا بورهان ئەرگوشی ڕاوێژکاری وەزارەتی پەروەردە پێشکەش دەکرێت. مامۆستا بورهان عەبدوڵڵا عادل مزوری کە ناسراوە بە مامۆستا بورهان ئەرگوشی لە ساڵی 1969 لەدایک بووە. ڕوانامەی بەکالۆریۆسی زانست لە بەشی بایۆلۆجی، بەکالۆریۆسی زمانی ئینگلیزی، ماستەری کارژێڕی گشتی هەیە. چەندین کاری پەروەردەیی و پۆستی ئیداری وەرگرتووە جگە لە پیشەی مامۆستایی، وەکو بەڕێوەبەری پەروەردەی مێرگەسۆر، یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بووە ماوەیەک، ئەوە بەڕێوەبەری گشتی سەرپەرشتیکردنی پەروەردەیی بووە، بەڕێوەبەری گشتی دیوان بووە لە وەزارەتی پەروەردە، ئێستاش ڕاوێژکاری باڵایە لە وەزارەتی پەروەردە. بەشداری کردووە لە هەموو کۆنگرە و کۆنفرانسەکانی پەروەردە لە هەرێمی کوردستان و بەشداری زۆر خولی کردووە لە خولی پەروەردەیی کردووە لە ناو دەرەوەی وڵات. هەروەها بە مەبەستی ئاشنابوون بە سیستەمە پەروەردەییەکان، سەردانی سیستەمە فێرکاری پەروەردەییەکان، سەردانی زۆر وڵاتی جۆراوجۆریشی کردووە. بۆ ئەم شەو زیاتر تەرکیز دەخەینە سەر پرۆسەی سەرپەرشتیکردن کە بەڕێزیان ماوەیەکی زۆر بەڕێوەبەری گشتی سەرپەرشتیکردنی پەروەردەیی بووە لە ناو وەزارەتی خوێندنی باڵا. ئێستاش لەگەڵ ئەو سیستەمە نوێیە دڵنیامە کە زۆر سوود لە ئەزمون و شارەزایی جەنابیان وەردەگیرێ، هەم لە ناو وەزارەت هەم لە دەرەوەش لایەن سەرپەرشتیارە بەڕێزەکانەوە. وەک دەزانن وێبینارەکەمان بە هەمووی 90 خولەکە، نیوەی کاتەکە بۆ مامۆستا بورهان تەرخان دەکەین تا ئەو قسانەی هەیەی ئامادەی کردووە پێشکەشی ئێوە بکە. دوای ئەوە دەرگای گفتوگۆ دەکەینەوە چ بە سەرنج چ بە پرسیاری دیاریکراوە، بەڵام با پرسیار و سەرنجەکان تایبەت بن بە پرۆسەی سەرپەرشتیکردنی پەروەردەیی. بەشداریکردنەکەش بە سێ شێوە دەبێت. دەکرێت لێرە لە چات بۆکس بینوسی پرسیارەکەت ئێمە ئاراستەی بکەیت، دەکرێت لە ڕێگای دەست بەرزکردنەوە دەستت بەرزکەوە ئێمە ڕێگا دەدەین مایکەکە بکەوە تا قسەی خۆت بکەیت، یان ئەو وێبینارە جگە لە تۆمارکردنی لێرە لە پیجی فەیسبوک و سۆشیال میدیای ئەکادمیای مێگامایندز ڕاستەوخۆ دەگوازرێتەوە. ئەوی نەیتوانێت لە زووم لەگەڵمان بێت دەتوانێت لەوێ پرسیارەکانی ئاراستە بکە، ئێمە پرسیارەکان نەقڵ دەکەین بۆ بەڕێزیان. مامۆستا بورهان ئەگەر ئامادەی دەتوانێت مایکەکەشت بکەی و جەنابەت کۆ هۆستی سکرینەکەشت دەتوانێت شێر بکەی ئەگەر بتەوێت سەر لاپتۆپەکە. ئێستا سعات 9:07 دقەیە، ئەگەر بتوانین لە دەوری 9:55 دقە تەواو بین باشە، بە ئەو کاتەی دەمینێتەوە لە بۆ پرسیار و سەرنجی بەشدار بووان بێت. باڵێ، فەرموو مامۆستا بورهان. بە ناوی خوای گەورە، سڵاو سەرجەم ئامادەبوانی ئەم وێبینارە و هیوادارم هەمووتان تەندروست باش بن و
کاتێکی بەسوود لەگەڵ یەکتری بەسەر ببەین. سەرەتا سپاسی بێپایان بۆ ئەکادیمیای مێگامایند پلاس بۆ ئەو ئەرکە جوان و پیرۆزانەی کە پێشکەش دەکەن و لە سەروی هەمووشیانەوە بەڕێز دکتۆر هیمداد و هەموو هاوکارەکانی کە هەردەم حەزیان لە بەخشینە، حەزیان لەوەیە هەر شتێک بزانم بەشی بکەن لەگەڵ خەڵکی و خزمەتێکی جوان پێشکەش دەکەن و بە تایبەتیش لە بواری پەروەردەدا دکتۆر هیمداد بەو سیفەتەی کە بۆ خۆی مامۆستایەکی سەرکەوتووە و پێشتریش ڕاگری کۆلیژی پەروەردەی بنیاد بووە و سەرۆکی زانکۆ بووە و گەلێک محتەمە بەم بوارە و بەردەوام زانیاریەکانی نوێ دەکاتەوە. ئەوە جێگای دەستخۆشیە و بۆ ئێمەش جێگەی شانازیە کە تاکێکی وە پێگەیشت و بەسوود هەبێ لە کۆمەڵگای ئێمە. بابەتی ئەم شەوەمان لەژێر ناونیشانی سەرپەرشتیکردنی پەروەردەیی لە هەرێمی کوردستان و ئەنجامە چاوەڕوانکراوەکانی. طبعا شارەوانیە لاتان کە بە تایبەتی ئەوانەی سەرپەرشتیارن ئەگەر ئامادە بن لای ئەوان ڕۆن و دیارە، بەڵام بۆ بەڕێزانی تر ساڵانێکی زۆرە سەرەتاکانی دەگەڕێتەوە بۆ 2007 وەکو بیرۆکە و دواتر هەنگاو بە هەنگاو دەست بە جێبەجێکردنی وەرچەرخانێک ڕوویدا لە بواری سەرپەرشتیکردنی پەروەردەیی، بەڵام بەڕاستی چەرخەکە زۆر بە هێواشی دەسوڕایەوە. ئێستا خەریکە دەورانەکە تەواو دەبێ و ئەو شێوازە نوێیە شوێن پێی خۆی دەگرێ و دەچەسپێ، بەڵام بەردەوام گۆڕانکاری بەسەردا هاتووە تاکو بووە تەمای قبوڵی هەمولایەک و ئێستاش و دەداهاتووژە بەردەوام پێویستی بە پێشخستن و بە هەموارکردنەوە هەیە. سەرەتا ئەگەر بپرسین سەرپەرشتیکردنی پەروەردەیی چییە؟ دکتۆر هیمداد نازم من لە ئایپاد بەشداری دەکەم لە کنە من شێرکردنەکە ڕەنگە ئیشکال هەبێ، ئەگەر لای خۆتانەوە دابنێن ڕەنگە عەمەلیتر بیتن. زۆر باشە مامۆستا، ئێستا هەوڵ دەدەین لای خۆمان شێر بکەین. من چ لاپتۆپم لەنیە لە ئایپادی شەر ئەوم لی دەردەچی پێدەچی. ئەگەر پێناسەیەکی سادەی سەرپەرشتیکردنی پەروەردەیی بکەین دەتوانین بڵێین طبعا پێناسەی جۆرە و جۆر هەیە، بەڵام ئەو پێناسەی کۆتایی کە دەیکەم پێناسەی هەرە نوێی سەرپەرشتیکردنی پەروەردەییە و زۆر بە سادەیی بەڵام پڕمانایە. دەڵێ بریتە لە پرۆسەی هەڵسەنگاندن و پەرەپێدانی پرۆسەی پەروەردە و فێرکردن و بە دوواداچوونی گشت کارە پەیوەنددارەکانی بە مەبەستی گەیشتن بە ئامانجە پەروەردەییەکان. ئەمە چڕوپڕترین و پڕماناترین پێناسەی سەرپەرشتیکردنی پەروەردەییە بەلای منەوە. طبعا ڕەنگە بۆچوونی جیاواز هەبێ، بەڵام دەکرێت بەگەلێک شێوازی تریش پێناسەی بکەین. بۆ نمونە دەتوانین بڵێن سەرپەرشتیکردنی پەروەردەیی پرۆسەیەکی سەرکردایەتی ڕاوێژکاری مرۆڤایەتیە. بۆچی سەرکردایەتیکردنە؟ چونکە تاکی سەرپەرشتیار کار لە خەڵکانێک دەکا و هانیان دەدا بۆ گەیشتن بە ئامانجە پەروەردەییەکان. بۆچی ڕاوێژکاریە؟ چونکە سەرپەرشتیار ناکرێ بە تەنها بڕیارەکانی بدا، بەڵکو لەگەڵ هەموو ئەوانەی کە لە ناو پرۆسەکەدا هەندێک بێ ڕاوێژ بکا و ئینجا هەنگاوەکانی بنێ. بۆچی مرۆڤایەتیە؟ پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵدایە، شرف لەگەڵ مامۆستا، لەگەڵ بەڕێوەبەر، تەنانەت تا دەگاتە کە سوکاری قوتابی و قوتابیش. کەواتە پرۆسەیەکی سەرکردایەتی ڕاوێژکاری مرۆڤایەتی گشتگیرە، مەبەست لێی هەڵسەنگاندن و پێشخستنی پرۆسەی پەروەردەیی فێرکاریە بە هەموو پێکاتە و تەوەرەکانی. دەشکرێ بە نەوعێکی تریش پێناسە بکەین. بۆ نمونە بڵێین بریتە لە پرۆسەیەکی پلاندانان یاخود پلان بۆ دانراوی ڕێکخراو ئامانج لێ یارمەتیدانی بەڕێوەبەر و مامۆستایانە بۆ بەدەستهێنانی کارامەیە پێویستەکان بۆ ڕێکخستنی پرۆسە یاخود بۆ دەستەبەرکردنی فێربوونی قوتابیان. دەکرێت بە شێوازێکی تریش پێناسەی بکەین بۆ ئەوەی قەنەعەتی هەر هەمووان بێتن بە تعریفکردنەکەەوە. دەکرێت لە ئاخیریدا ئەگەر یەکێک زیاتر کۆمنت بدا بە تعریفێکی جوانتریش بەشداری بکاتن، ئەوە پێشوازی باشی لێ دەکەین.
دەکرێت بە شێوازێکی دیکە بڵێن چالاکیەکی ئاراستەکراوە بە پشتبەستن بە دیراستکردنی واقعی هەنووکەیی ئەوەی دەگوزارێ لە ناو قوتابخانەدا و ئامانج لێی خزمەتکردنی کارمەندانی بواری پەروەردە و فێرکردنە بۆچی بۆ دەرپەڕاندنی توانایە بەرزکردنەوەی شیانیان و ئاستی پەروەردە و فێرکردن بەو دەرپەڕاندنی توانە بچێتە قۆناغێکی پێشتر. دەشکرێ بە شێوازێکی دیکە بڵێن پرۆسەیەکی پەروەردەیی کاملە گرنگی بە هەموو پێکاتەکان دەداتن لە مەناهج لە تاقیکردنەوەکان لە شێوازەکانی وانەوتنەوە لە بەڕێوەبردننی پۆل و هەتا ئەخیری کە بە هەڵسەنگاندن و ڕاستپاردەی ئەرێنی کۆتایی دێتن بۆ پێشخستنی پرۆسەی پەروەردە و فێرکردن. ئەگە زۆر بە کورتیش پێناسەی بکەین دەتوانین بڵێن کارکردنە لەسەر کاراکردن و بەهێزکردنی پرۆسەکانی پەروەردە و فێرکردن. و پێناسەیەکی زۆر سادەش لە ناو پەروەردەکارانی هەرێمی کوردستاندا هەیە دەڵێن سەرپەرشتیار چاوی پەروەردەیە، چاوی وەزارەتە. هەموو کەموکوڕیەکان دەبینێ، هەموو خاڵە بەهێزەکان دەبینێ و ڕێگە چارەی گونجاویش بۆ کەموکوڕیەکان دەدۆزێتەوە. ئەگەر لە پێناسە دەربچین و باسی قۆناغەکانی مێژووی پێشکەوتنی سەرپەرشتیکردن بکەین دەبینین سەرەتا بە پشکنین دەستی پێکردووە، ئینسپێکشن. ئێستاش لە بەریتانیا هەر پێیان دەگوتێ ئینسپێکتەر نەک سوپەرڤایزەر. بەڵام ناو نەگۆڕاوە لەوێ، بەڵام ناوەڕۆک و چەمکەکە گۆڕاوە. پشکنین بۆ یەکەم جار لە کۆتایی 1700ەکاندا لە ئەمریکا لە بۆستن ئەم پشکنینە پەیڕەو کراوە بۆ بەدواداچوونی مەناهج و تەحقیقبوونی ئەهدافە تەعلیمیەکان لە ناو مەناهجی خوێندندا و ئەدای مامۆستایان و تەواوی پرۆسەی پەروەردە و فێرکردن کە لە ناو قوتابخانەدا دەگوزارێت. و لە وڵاتانی ئەم دەوروبەرەش بۆ یەکەم جار لە کۆتایی 1800ەکان لە مەسر پشکنین پەیڕەو کراوە. کەواتە پشکنین یەکەم قۆناغی سەرپەرشتیکردنی پەروەردەیی بووە. ئەگە بین و پێناسەیەکی پشکنین بکەین دەڵێن پشکنین گرنگی بە بەدەستێنانی زانیاری دەدات و لایەنەکانی تر پشتگوێ دەخات. خاڵی هەرە سەرەکی پشکنین گەڕانە بە دوای هەڵاو کەموکوڕیەکان. ئەوەش خاڵێکی نەرێنیە. یاخود گەڕانە بە دوای شتە نادیارەکان، کەواتە نیەتێکی باش لە پشت پرۆسەکەوە نابینرێت. هەندێک لێکەوتەی زۆر نەرێنی هەن لە پرۆسەی پشکنیندا وەکو ترس و دڵەڕاوکێ. ئەگەر بەبیرتان بێیان گوێتان لێبوو بێ کاتێک کە مفەتیشێک دەچووە شوێنێک هەموو خەڵکەکە مامۆستا بڕان دەنگرنما پێدەچی کارەبات بڕاوی مامۆستا بڕان لایمە دەنگنما ئەگەر دووبارە بێەوە ناو زوومەکەی پێدەچی کارەبا بڕاوی ئەز ئەگەر زۆر باشە وەرەزان هەتا مامۆستا بڕهان دێتەوە. خۆی بەڕاستی پرۆسەی سەرپەرشتی پرۆسەیەکی زۆر پێویستە، بەڵام ڕەنگە تێگەیشتنەکە وەکو پێویست نەببێ یان لێکدانەوەی ئەو تێگەیشتنە کە بخوادە دەست بەرز کردەوە دەتێ ئەگەر قسە بکەی وەڵام سپاس دەکەین. دکتۆر ئەو کاتت باش بەس هیچ پرزنتیشن نبینم، نازانم پرزنتیشن هەیە یا هەر قسەیە؟
وڵا هەیە بەس مامۆستا بورهان ناتانی شێریکایەوە جەماعەتی مە خەریکن ئەو لەسەر ئایپادە ئێستاوە دێتە سەر شاشە بەرنامەوە بوو مامۆستا بورهان خۆی شێری بکە بەس دیارە نەیتوانی ئێستاوە جەماعەتی مە شێریەکە ئەتا مامۆستا بورهان دێتەوە پێناسەی سەرپەرشتی ڕەنگە تێگەیشتن لە ئەرکی سەرپەرشتیاری لە کەسێک دو کەسێک دەگۆڕێ بەڵام گرنگە بەڕاستی ئەو پرۆسەیە وەکو مامۆستا بورهانیش پێناسەیەکی پوختی خستە ڕوو کە ڕەنگە هەموو جانبەکان نەگرێتەوە بەڵام وەکو پرۆسەی هەڵسەنگاندن و پەرەپێدانە و بەدواداچوونە بۆ ئەو کارانەی کە دیاری کراوە دکتۆر بۆ ئەوەی بگەین بە ئەو مەبەستە پەروەردەیانەی کە دیاری کراوە مامۆستا بورهان قەتعی نێت بۆ زۆر داوای لێبوردن دەکەم بۆ تعویزی و وەختە بکەینەوە تۆزێ بە خێراتر قسە بکەم یەکەم قۆناغی سەرپەرشتیکردن بە پشکنین بۆ پشکنینی شەگە هەندێک خەسڵەتەکانی بە سەریعی باز بکەین گوتمان خاڵی هەرە سەرەکی گەڕانە بە دوای هەڵاو کەم و کوڕیەکان ئەوەش خاڵێکی نەرەنی لە قەلەم دەدرێتن یاخود گەڕانە بە دوای شتە نادیارەکان زۆر جار شتی باش هەیە کاکی پشکێنەر مفتیش ڕەنگە جەختیان لەسەر نەکاتەوە بەڵام بە دوای نەواقس و کەم و کوڕی و نادیارەکاندا دەگەڕێت لە پێش پەچڕانی نێتەکە باسی ئەوەمان کرد مفتیشی جارن کە دەشوە شوێنێک دڵە ڕاوکی و ترسێکی زۆری دروست دەکرد یعنی مامۆستا تەڵابە تەنانەت خەڵکانی تریش بە یعنی دیاردەیەکی سەیریان لە قەڵەم دەدا کاتێک سەرپەرشتیار یا مفتیشێک دەشوە شوێنێ کاکی مفتیش زیاتر تەرکیزی لەسەر مامۆستا بوو پێکهێنەرەکانی دیکەی پرۆسەکەی نەدەبینی تەرکیزی لەسەر نەدەکرد و ئەو فۆرم و ئەو ئامرازانەی کە پشکێنەر هەڵسەنگاندنی مامۆستای پێدەکرد ئامرازی لاواز بوون یعنی مەجای ئەوەی تێدا هەبوو میزاج دەور ببینێ ورد نەبوون لەوەی کە قیمەتێکی دروست بداتن بە پێکاتەکانی پرۆسەکە و بە تایبەتیش مامۆستا و ئەدای مامۆستا خەسڵەتێکی دیکەی پشکنین ئەوەیە کە سەردانەکانیان کتوپڕ و لە ناکاو دەبن پێشتر ڕاناگەیندرێن یعنی ڕەنگە لە وەختێکدا بچێتە قوتابخانە کەس ئاگادار نەبێ ئەمەش زۆر جار وای دەکرد بەداخەوە مامۆستایان و بەڕێوەبەراتی قوتابخانەکان پەنایان دەبردە بەر ئەوەی کە وانەیەکی پێشووتر یەکسەر دووبارە بکەنەوە و هەندێک تەڵەبەی ئەوە حاضر بکەن چونکە ڕەنگە ئامادەکاری پێویستی نەکردوێتن بۆ ئەو وانەیە کە ئەو ڕۆژە لە خشتەدا هەبووە ئەگە بچینە سەر قۆناغی دووەم کە لە عێراقدا و لە کوردستاندا زۆر هەستی پێ نەکراوە بەڵام لە جیهاندا لە سیستەمە فێرکاریەکاندا دوای پشکنین هەنگاوی دووەم قۆناغی دووەم بریتبووە لە تەوجی ئاراستەکردن ئاراستەکردن هەر وەک لە ناوەکەیدا دیارەیە موجه یاخود ئاراستەکەر کە سەرپەرشتیاری ئێستا دەکا و پێشتریش پێمان دەوت پشکێنەر ئەوە هەموو هەوڵەکان دەخاتە گەڕ بۆ ئەوەی مامۆستا بەڕێوەبەراتی قوتابخانە هەموو ئەو هۆکارانەی کە کار دەکەن لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا بەرەو ئامانجێکی دیاریکرا و ئاراستەیان بکات هەموو هەوڵەکان یەک بخاتن لەم قۆناغەدا شکۆیەک بۆ مامۆستا گەڕایەوە یعنی پەیوەندی نێوان ئاراستەکەر و مامۆستا پەیوەندیەکی مرۆڤانە بوو لەسەر ئەساسی ڕێزگرتن بووە سەردانەکان دیاری دەکرا نەک لە ناکاو لە کتوپڕەوە دەچوو و تەرکیز لەسەر مامۆستا نەبوو وەک لە پشکنین تەرکیز زیاتر لەسەر ئامانجەکان دەکرا و پاڵپشتیکردن و ڕێنوێیکردنی مامۆستاش ئەمەش خەسڵەتێکی دیکەی ئاراستەکردن بوو کەواتە ئاراستەکردن قۆناغێکی بەرەو پێشچوونی پرۆسەی سەرپەرشتیکردنی پەروەردەیی اینجا ئیشرافی تەربەوی سەرپەرشتیکردنی پەروەردەیی هاتەکایەوە کە لە هەرێم و عێراقدا تەقریبەن تەفرەیەک بوو لە پشکنینەوە بۆ سەرپەرشتیکردن سەرپەرشتیکردن یاخود سەرپەرشتیار وەکو گوتمان چونکە قۆناغێکی لە پێشترە کەواتە پێویستە بە پێی مەفهومی سەرپەرشتیکردن سەرپەرشتیار سەرکردەیەکی پەروەردەیی بێ بتوانێ هانی خەڵکانی تر بداتن بۆ ئەوەی بگەن بە ئامانجەکانیان بۆ ئەوەی هەموو ئەو پێداویستیانەی کە
ممکنە بخرێنە بەردەم پەروەردەکاران لە قوتابخانە لە ناو دامەزراوە پەروەردەیەکاندا تاکی سەرپەرشتیار هەموو هەوڵەکانی بۆ ئەوە بێتن کە دابینیان بکات و دەستەبەریان بکە بۆ مامۆستایان. و صفەتێکی دیکە یاخود ئەرکێکی دیکەی سەرپەرشتیار بە چەمکە نوێیەکەی بەردەوام پاڵپشتی مامۆستای کردووە لە ڕووی زانستی و لە ڕووی شێوازەکان و وانەوتنەوە و لە ڕووی پیشەی و زانستی لە هەموو بوارەکاندا پاڵپشتێکی مامۆستا بووە، مەرجەعێکی مامۆستا بووە. اینجا کاتێک باسی شێوازی نوێی سەرپەرشتیکردن دەکەن پێشەوەی بچینە سەر تەفاسیلەکانی دەبێ بەراوردێکی بکەین لەگەڵ شێوازی کۆن. شێوازی کۆن شاراوانیە لێتان جاران سەرپەرشتیار کۆمەڵێک یعنی ژمارەیەکی دیاریکراوی سەردانی هەبووە. ساڵانە بە پێی شێوازی کۆن سەرپەرشتیاری پەروەردەیی جگە لە سەردانەکانی خێرا و بۆ ئەزمونونەکان و بۆ هەندێک ئەرکی تایبەت و بۆ لێکۆڵینەوە سێ سەردانی دیاریکراوی هەبوو. سەردانی یەکەمیان پێی دەگوترا سەردانی ڕێنماییکردن. سەرپەرشتیار سەردانی قوتابخانەی دەکرد، مامۆستای دەبینی لە ناو پۆل، تێبینیەکانی بۆی دەنووسی لە ناو سجلی ئیشرافدا، ڕێنمایی دەکرد کە چۆن کار بکا و چۆن وانەکانی بڵێتەوە و چۆن تەعامل لەگەڵ قوتابیان کات و چۆن بە ئەرکی خۆی هەڵبستێ وەکو مامۆستا. لە ناوەڕاستی ساڵی خوێندندا سەردانێکی دیکەی دەکرد بە ناوی سەردانی بەدوادا چوون، دەچوو تەماشای دەکرد مامۆستا تا چەند ئەو ڕێنماییانە ئەو ئامۆژگاریانەی کە بۆی نووسی بوون جێبەجێ کردوون. اینجا لە کۆتایی ساڵدا سەردانێکی دیکەی دەکرد بۆ هەڵسەنگاندنی ئەدای مامۆستا. ئەمە شێوازێکی لە قالب دراو بوو و دواتر لە سلایدەکانی داهاتوودا باسی هەندێک لە خاڵە نەرێنیەکانی ئەم شێوازە دەکەین. بەڵام شێوازی نوێ بەرامبەر بەم سیفەتانەی کە لە شێوازی کۆندا هەبوون لە زیاتر ئەوەی سەردانی سنووردار هەبێ، پاڵپشتیەکی بەردەوام بە درێژایی ساڵی خوێندن لە سەرپەرشتیارەوە هەیە بۆ قوتابخانە و بۆ بەڕێوەبەر و مامۆستاکان لە ڕێگای سەرپەرشتیاری هاوڕێ ڕەخنەگەر. اینجا جەختکردنەوە لە شێوازی نوێدا لەسەر ئەدانیە، لەسەر فێرکردنە. تەماشای زۆر جار دەبینی مامۆستایەک ئەدایەکی جوان پێشان دەدا بەڵام ئەنجامی باش بەدەست ناهێنێ. ڕاستە ئەدای دروست و ئەدای باش ئەنجامی باشی بەدوادادێ بەڵام هەمووجا مەرج نییە. ئێستا لە دوایین هەڵسەنگاندنەکانی جیهانی پێشکەوتوو کە پەیڕەو دەکرێت هەڵسەنگاندنە بە پێی ئەنجامەکان، چت بەدەست هێناوە، چه هەدەفێکت تەحقیق کردو. لە شێوازی کۆندا فۆرمێکی سادە هەبوو لە هەڵسەنگاندندا، تۆزێک میزاجیەت دەوری دەبینی. بۆ نمونە 8 خاڵ لەسەر صفەتێکی معەیەن یاخود ئەدایەکی معەیەن هەیە بۆ تاکی سەرپەرشتیار هەبوو لە 1 تا 8 بە میزاجی خۆی دابنێت. بەڵام لە شێوازی نوێدا پێوەر هەن و باڵگە پێویستن و پێویستە نیشاندەر هەبن، بۆ نیشاندەرەکانیش واسیفات هەن. اینجا لە سیستەمی کۆندا لە شێوازی کۆنی سەرپەرشتیکردندا تاقڕەوی هەبوو. سەرپەرشتیار بە تەنیا دەچوە قوتابخانە، ئەگە بە کۆمەڵی چوبانە بە تاک مامۆستای دەدی لە ناو سەد مدیری دەدیت. بەڵام ئەوەی ئێستا کارێکی بە کۆمەڵە. 3 سەرپەرشتیار بەلای کەمی سەردانی قوتابخانەیەک دەکەن بۆ هەڵسەنگاندنی دەرەکی. هاوڕێ ڕەخنەگەر لەگەڵ تەواوی ستافی قوتابخانە لە مدیر و یاریدەدەر و ڕێنمای کاری پەروەردەیی و مامۆستایان و تەنانەت لەوە زیاتر دەڕوا بۆ کەسوکاری قوتابی و کۆمەلگای خۆجێیی هەوڵ دەدا پەیوەندی لە نێوان هەموو لا دروست بکات و پێکەوە هەمویان هاوکار بن بۆ سەرپرستنی پرۆسەی پەروەردە و فێرکرد. اینجا وەکو گوتم ئەم وەرچەرخانە بە لەدایکبوونێکی زۆر بە ئازار لەدایک. شێوازی کۆن تاکو چەند ساڵێکی کەم پێش ئێستا بە تەنیا پەیڕەو دەکرا. دواتر بە تێکەڵکێشی
شێوازی کۆن و شێوازی نوێ حتا ئەم ساڵیش هەردوو شێواز تێکەڵکراو بوو چۆن شێوازی نوێ هاوڕێ ڕەخنەگر هەبوو لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکیش هەبوو لە هەمان کاتدا سەرپەرشتیارانی پسپۆریش بۆ بینینی مامۆستایان بە پێی پسپۆریەکانیان سەردانی قوتابخانەکانیان دەکرد ئەم تێکەڵکردنە هەم ئەرکێکی قورسی خستبووە سەرشانی سەرپەرشتیاران و وەزارەتی پەروەردە لە هەمان کاتدا تێکەڵبوونێک هەبوو بزربوونی بەرپرسیارەتی و هەندێک خاڵی نەرێنی تریش کە لە سلایدەکانی کۆتاییدا زیاتر ڕوون دەکەینەوە لە تێکەڵ کێشکردنەکەدا هەبوو ئێستا شێوازی نوێ وەکو گوتم خەریکە شوێنی خۆی دەگرێ و ئەو شوێنگرتنەش بڕیار وایە ساڵی داهاتوو بە تەواوی ئەم سیستەمە جێبەجێ بکرێ تەنها وەکو ئەوەی کە هەڵسەنگاندنی دەرەکی و هاوڕێ ڕەخنەگەر ڕۆڵ ببینن وەکو هەڵسەنگێنەر و پاڵپشتیکاری تەواوی دامەزراوەی قوتابخانە دوور لە پسپۆریەکە دەزانم ئەم بابەتە مناقشەیەکی زۆر هەڵدەگرێ بەڵام پێم خۆشە کە ڕاو بچوون و سەرنجی بە ڕێزان بزانین لەم بارەیە هەچ گۆڕانکاریە کە ڕوو دەدات ئاساییە تووشی بەرگیریکردن بێت بۆچی خەڵکانێک تاکەکان کاتێک ڕادێن لەسەر ئیشێک پێیان خۆش نییە بگۆڕێت چونکە ئەو گۆڕانکاریە ئەرکی نوێ بەرپرسیارەتی نوێ توانا و شیان و خۆ پێگەیاندنی نوێ گەڵێک شت دەخاتە سەر ئەستۆی تاکەکان فەرمانبەران سەرپەرشتیاران یاخود هەر تاکێک کە لە هەر دامەزراوەیەکی حکومی یاخود تایبەتی ئیش بکە کاتێک گۆڕانکاری ڕوو دەدات بە ئاسانی قبول ناکرێت لە بەرژەوەندیان دەدرێت دەخرێنە بەرامبەر ئەرکی زیاتر اینجا بۆ ئەم مەبەستە لە زانستی ئیدارەی نوێدا ئیدارەی گۆڕانکاری هەیە ئیدارەی گۆڕانکاری چۆن دەکرێتن ئیدارەی گۆڕانکاری طبعاً ئەگە تعریفێکی سادەی بکەین دەڵێ گواستنەوەی کارمەندانە یاخود دامەزراوەیە لە ئەو قۆناغەی ئێستادا بۆ حاڵەتێکی داهاتووی ویستراو ئەویش چ دەکرێت پرۆسەیەکی ڕێکخرا و ئامانج لێی هاوکاریکردنی ئەو خەڵکانەیە بۆ قبولکردنی گۆڕانکاریەکە باشترین شتیش بۆ ئەوەی قبولیان بکەن پێویستە بەشداریان پێ بکەیت لە گۆڕانکاریەکە و بەردەوام ڕایان وەربگیرێتن بۆ ئەوەی ئەوانیش ببنە خاوەن بڕیارەکە طبعاً ئەم پرۆسەیە لە هەرێمی کوردستاندا زۆر بە باشی ئیدارە نەکرا بە بەڵگەی ئەوەی کە 6-7 ساڵ کێشای تاکو تێگەیشتنی باشی بۆ دروستبوو لەلایەن سەرپەرشتیاران و تەواوی پەروەردەکاران و ئێستاش کەم تا زۆر هەندێک مقاومە هەرماوە اینجا شێوازی نوێ خەریکە شوێنی خۆی دەگرێتن ئەگە بێت و باز بکەین ئەم شێوازە نوێیە چییە شێوازی نوێی سەرپەرشتیکردن ئەوەی جیای دەکاتەوە لە شێوازی کۆن پێشتر سەرپەرشتیکردن بریتی بوو لە پێوانەکردنی ئەدای مامۆستا بەتەنها یاخود بەڕێوەبەر لەلایەن کاریگەڕیەکانەوە بەڵام ئەوەی ئێستا هەڵسەنگاندنەکە شێوازی نوێی سەرپەرشتیکردن گرنگی بە ئەدای قوتابخانە دەکا وەکو یەکەیەکی متەکامل کە بەڕێوەبەریش و مامۆستاش و ڕێنماییکار و خزمەتگوزار و کارمەندان و کەسوکاری قوتابی و هەموو ئەوانە ڕۆڵ دەبینن لەوەی کە ئەدای ئەم دامەزراوەیە باشتر بێتن کەواتە ئەدای قوتابخانە هەڵدەسەنگێنرێت نەک ئەدای مامۆستا بەتەنیا ئەو بوارانەی کە ئەدای قوتابخانەشی تێدا قیاس دەکرێت بریتین لە سەرکردایەتی و بەڕێوەبردن واتە ڕۆڵی بەڕێوەبەر و یاریدەدەران
و بوارەکانی فێرکردن و فێربوون چ دەگوزەرێ لە ناو پۆلدا، قوتابی چۆن فێر دەکرێت، بە چ شێوازی، و قوتابیان چۆن فێر دەبن، ئەما یعنی ئەنجامی فێربوونەکە چییە، چ گۆڕانکاریەک لە ڕەفتاریاندا دروست بووە، چ زانستێکیان بەدەست هێناوە. ئەو هەموو هەڵسەنگاندن بۆ ئەم هەموو بوارانە دەکرێتن بە وردی و بە پێی پێوەر. و لە شێوازی نوێدا بوارێکی دیکەی کە هەڵسەنگاندنی لەسەر دەکرێتن هی قوتابخانە بایەخدانە بە قوتابیان و پشتگیریکردنیان کە پێشتر ئەمە لە شێوازی کۆندا تقریباً بە تەواوی پشتگوێ خراوە. هەروەها بوارێکی دیکەی هەڵسەنگاندن لە کە قوتابخانەی پێدا هەڵدەسەنگێنرێت بەشداری پێکردنی کۆمەڵگایە، کەسوکاری قوتابی، کەسایەتیەکان، منەظەمات، هەموو ئەو مؤسساتانەی کە لە مجتەمەعدا هەن و دەتوانن ڕۆڵ بینن لە پشتگیریکردن و پاڵپشتیکردنی قوتابخانە، ئەوانەش بەشداری پێکردنیان شوێنێکی گرنگ دەبینێت لە هەڵسەنگاندنی نوێ بە پێی شێوازی نوێی سەرپەرشتیکردن. اینجا بوارێکی تری هەرە گرنگ لە شێوازی نوێی سەرپەرشتیکردن هەڵسەنگاندنی ئەنجام و دەرهاوشتەکانە لە کۆتایی ئەو سەرکردایەتی و بەڕێوەبردنە پرۆسەکانی فێرکردن و فێربوون، بایەخدان بە قوتابیان و پشتگیریکردنیان، بەشداری پێکردنی کۆمەڵگا و کەسوکاری قوتابی، چالاکردنی کۆمەڵەکانی دایکان و باوکان. ئەنجامەکانی چییە؟ دەرهاوشتەکانی چییە؟ قوتابی چی لێ دەستکەوت؟ چ تاکێکمان بەرهەمهێنا؟ ئەوانە بە پێی ئەم شێوازە نوێیە ڕیاز دەکرێت. اینجا لەگەڵ ئەوەشدا ستافی قوتابخانەش لە بەڕێوەبەر و لە یاریدەدەر و ڕێنماییکار و مامۆستایان ئەدای ئەوانەش پشتگوێ ناخرێت، بەڵام ئەم ڕۆڵە دراوە بە بەڕێوەبەری قوتابخانە وەکو سەرکردە. پێشتر هەمووی لای سەرپەرشتیار چڕ بووەوە و هەمووی لەوێ هەڵسەنگاندنەکان هەمووی ئەرکی سەرپەرشتیار بوون، بەڵام ئەم ئەدای ستاف بە شێوەیەکی گشتی بەڕێوەبەری قوتابخانە پێی هەڵدەستێ. ئەویش لە سێ بواردا هەڵسەنگاندن دەکات. لە بواری زانین، ئایا ئەوە چ معریفەیەکی پێیە، چ زانستێکی پێیە، چۆن دڵنیابین لەوەی مامۆستا لە ڕووی نۆڵج و ئەوانەوە پێگەیشتووە. بۆ ئەم بوارش کۆمەڵێک پێوەر هەن و بۆ هەر پێوەرێکیش نیشاندەر و کۆمەڵێک وەسفکارە. اینجا کارامەییەکان ئەو زانینانەی کە هەنە چۆن دەگەیەنێ، چۆن دەتوانێت وانەکەی بە پلانێک دابڕێژێ، چۆن دەتوانێت پەیوەندی لەگەڵ قوتابیان و پێکاتەکان دیکە قوتابخانە دروست بکات، چۆن دەتوانێت تەکنەلۆژیای نوێ بەکاربێت، چۆن ئەم کارامەییانەی کە پێویستن لە تاکی سەدەی 21دا هەمووی لە مامۆستادا بە دوواداچوونی بۆ دەکرێت لەم بوارەدا و هەڵسەنگاندنیشی بۆ دەکرێت. بواری سێیەم لە هەڵسەنگاندنی ستاف بریتیە، یعنی ستافیش تەرکیزم بازیاتر لەسەر مامۆستا بێ، بریتیە لە بواری بەهاو ڕەفتارەکان. ئەمەش لە مافی مرۆڤەوە بگرە، لە بیر و باوەڕ و لە هەموو ئەو شتانەی کە هەڵس و کەوت و ئەو شتانەی کە لە مامۆستادا هەنە چۆن ڕنگدانەوەی دەبێت لەسەر قوتابیان و پێگەیاندنیان، ئەوانە بە پێوەری وردەوە قیاسیان بۆ دەکرێتن. ئەم سێ بوارە لە مامۆستا و لە ڕێنماییکار و یاریدەدەر بەڕێوەبەر دەیکا و بەڕێوەبەر هەڵسەنگاندنی خودی خۆشی دەکا و بەڕێوەبەر لەگەڵ تەواوی ستافیش هەڵسەنگاندنێکی قوتابخانەش بۆ خۆیان دەکەن دوور لە سەرپەرشتیار. لەبەرچی دەتوانەوە هەڵسەنگاندنە بکەن؟ چونکە لەم شێوازە نوێدا پێوەری ورد هەن. ئەم پێوەرانە ڕێگە نادا هیچ مدیرێک بە کەیفی خۆی نمرە بۆ خۆی دابنێتن، چونکە دواتر ئەم نمرەیە بەراورد دەکرێتەوە لەگەڵ هەڵسەنگاندنی سەرپەرشتیار و دەبێتە جێگای ئەوەی کە گفتوگۆی لەسەر بکرێت و بگەنە ئەنجامێکی هاوبەش. اینجا
پێوەەر ئەگەر بە کورتی پێناسەیەکی پێوەەر بکەین پێوەریش وەکو سەرپەرشتیکردن پێناسەی جۆرە و جۆری هەیە بەڵام ئەگەر بە سادەیی پێناسە بکەین دەتوانین بڵێن ئاستێکی دیاری کراوە پشتی پێدەبەسرێ بۆ دەرکردنی حکمێکی دروست لەسەر بابەتێکی دیاری کراوە یاخود دەتوانین بڵێن بریتە لە ڕێگایەک بۆ ئەنجامدانی کارەکان کە هەمووان لەسەری کۆک بن بۆ نمونە ئێمە دەڵێن پێوەرێکی ئەگە ورد باز بکەین بۆ نمونە قوتابی لە پۆلی دوودا پێویستە چەمکەکانی کۆکردنەوە و لێدەرکردن لە بابەتی ژمێریاری بزانیت لە بیرکاریدا ئەگەر بێت و ئەو پێوەرە بپیوی تاقیکردنەوەی تەڵەبەکان دەکەی دڵنیا دەبی لەوەی کە بەو پێوەرە ئەگەر زانیم چەند مەسائلێکی پێویست لەوە حەل بکاتن کەواتە ئەگەر هەموو لایەک کۆک بن لەسەر ڕێگایەک بۆ قیاسکردن دەتوانین بڵێن ئەوەش پێوەرە و دەتوانین بە شێوەیەکی سادەتر بڵێن پێوەر بنەمای بەراوردکردنی ئەدایە هەروەها زۆر سادەتریش لەوە دەتوانین بڵێن ئاستی دیاریکراوە بۆ بەدیهێنانی ئاوانجەکان کەواتە پێوەر وات لێ دەکا کە دوور لە تەسیراتی لابەلا حکم لەسەر شتێک بدەین و چۆن کیلۆیەک دادنی بەرامبەری شتێک دادنین بۆ ئەوەی هاوتا بێ هەردوو لای ئەم پێوەرانەی پەروەردەیش لە هەڵسەنگاندندا هەمان ڕۆڵ دەبینن پێوەریش هەروە بە ئاسانی ڕەنگە مەوزوعێکی تۆزێ بۆ کارمەندانی بواری پەروەردە نوێ بێ و قیاسکردنیشان زەحمەت بێ کەواتە دەبێت بۆ هەر پێوەرێک کۆمەڵێک نیشاندەر هەبێت و بۆ هەر نیشاندەرێکیش کۆمەڵێک ئاست هەن ئەم هەموو تەفاسیلە هەمووی بەنامیلکە و بە ئەدەبیاتی پەروەردەیی جوان چاپ کراون لە بەردەستی سەرپەرشتیاران و بەڕێوەبەری قوتابخانەکاندا هەیە و بە نمونەی زۆر وازەحشی کراونەتەوە چۆن هەڵسەنگاندن دەکەن بە پێی پێوەر نمونە دراوە بۆ نمونە قوتابخانە دیدی و پەیامی هەیە بەڵێ هەیە ئەگە هەیە لە ئاستی پێویستدایە بەڵێ نیشاندەرەکەی چییە ئینجا دەی بە پێی ئاستەکان ئەگەر نەبوو ئەوە لە ئاستیەکە زۆر خراپە ئەگەر هەبوو زۆر بەهێز نەبوو ئاستی دووە ئەگەر هەبوو باشتر بوو بەڵام ڕەئی هەمولانەکان وەرنەگیرا بوو بۆ نمونە لایە لە ئاستی سێدادنەی ئەگەر تێر و تەسەل و هەموو خەڵکانی کە دەبێت ڕۆڵیان هەبێتن لە داڕشتنی ڕۆڵیان بینی بێتن ئەوە ئاستی چواری دەدرێتن بەم شێوەیە هەر پێوەرێک نیشاندەر و کۆمەڵێک نیشاندەری هەیە و هەر نیشاندەرێکیش کۆمەڵێک وەسفکاری هەیە ئەو وەسفکارانەش کە هەمووی بەپێی ئاستەکان هەڵسەنگاندنەکە دیاری دەکەن کەواتە وەسفکار وەسفی ئاستی پێوەر دەکات تا چ ڕادێک پێوەرەکە بە ئەنجام گەیشتوە چەند دووری لەوەی بگەین بە دوا ئاستی هەرە باش ئەمە وەسفکارەکە تەحدیدی نیشاندەرەکە دەکاتن نیشاندەری تەبعانی پێوەرەکە ئەگەر بپرسیم بڵێن گرنگترین کۆڵەگەکانی شێوازی نوێی سەرپەرشتیکردن چینە گرنگترینیان طبعاً بەڕێوەبەری سەرکردە هاوڕێ ڕەخنەگەر و هەڵسەنگێنەری دەرەکی ئەو سلایدە وابزان ڤێرژینی کۆنە ئەگە تێپەڕی بۆ سلایدەکەی دیکە اینجا لە ئەخیرم سلایدە دووارە دەبێتەوە جارێکی دیکە بەڕێوەبەری سەرکردە بە پێی ئەم شێوازە نوێیە تقریباً بەڕێوەبەری قوتابخانە ڕۆلی سەرپەرشتیارێکی نیشتەجێ دەبینی بۆ چونکە هەڵسەنگاندنی یاریدەرەکان دەکا هەڵسەنگاندنی مامۆستایان دەکا هەڵسەنگاندنی ڕێنمایی کار دەکا و هەڵسەنگاندنی خودی خۆی دەکا و لەگەڵ هەمووشیان پێکەوە هەڵسەنگاندنی قوتابخانەکە دەکەن کەواتە ئەمە ڕۆلی سەرپەرشتیکردنە دەبینێت لە هەمان کاتدا سەردانی مامۆستایان دەکا لە ناو پۆلدا و ڕەنگە یەکێک بپرسێ باشە مامۆستا تەنها یەک پسپۆری هەیە ئەی چۆن دەتوانێت بیرکاری و فیزیا و کوردی و ئاین و هەموو بابەتەکان سەردانی بکات و دیدەنی بکە گرنگەوەیە بەڕێوەبەری قوتابخانە وەکو سەرکردەیەکی پەروەردەیی ئاشنا بێت لە بەڕێوەبردننی پۆل
لە ڕێگەکانی وانەوتنەوە لە بەکارهێنانی هۆیەکانی فێرکردن لەو تەکنیکانە شارەزاوێ شەرت نییە تەفاسی لە زانستیەکان بەوەردی بزانێت ڕەنگە لە نەتیجەی سەرنجدان و دیدەنیکردنی بگاتە ئەو بڕوایەی کە پرۆسەی فێربوون بە باشی بەڕێوە دەچێت یاخود کەم و کوڕی تێدایە. اینجا دەکرێت دواتر لەگەڵ خەڵکانی پسپۆر لە موسساتی تایبەت بە تەدریب قسە بکرێت و دوای ئەوەی کە ڕاستپاردەکانی لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی بەدەستیان دەگاتن. کەواتە ڕۆڵەکانی مدیر گوتمان هەڵسەنگاندنی قوتابخانە و خود هەڵسەنگاندن و هەڵسەنگاندنی ستاف و لە هەمووشی گرنگتر ڕۆلی بەڕێوەبەر وەکو سەرکردەی پەروەردەیی باشترکردنی ئەدای قوتابخانەیە لە ڕێگای لیژنەیە کە پێی دەگوترێت لیژنەی پەرەپێدان و کوواڵێتی کە سەرۆکاتی لیژنەکە دەکاتن. ئەم لیژنەیە لە ناو قوتابخانەدا لە دواتردا ڕۆڵەکەی دیار دەکەن لیژنەیەکی زۆر گرنگە و ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینێتن لەوەی کە پرۆسەی پەروەردە و فێرکردن بەرەو باشی بڕواتن لە ناو قوتابخانەدا و قوتابخانە کاراتر بێت. ڕۆلی هاوڕێ ڕەخنەگر چییە؟ ئەگەر بە سادەیی باسی هاوڕێ ڕەخنەگر بکەین دەتوانین بڵێن کەسێکە کە تێڕوانینێکی ڕازگۆیانە و بابەتیانەی بێلایەنی هەیە بە شێوەیەکی بنیادنەرانە و پاڵپشتیکارانە پێشکەشی دەکات بە قوتابخانە و تەواوی ئەو پێکاتانەی لە ناو قوتابخانەدا هەن. کەواتە تێڕوانینێکی سربەخۆی هەیە پشت بە بەڵگە دەبەستێ و دەیەوێت تەحەدا و تەوەقعاتی باشتر بخاتە بەردەم قوتابخانە و بەڕێوەبەر و مامۆستایان بۆ ئەوەی قوتابخانە زیاتر خۆی پێبگەێنێت و بەرەو ئاستێکی بەرزتر هەنگاو بنێتن. هاوڕێی ڕەخنەگەر بە بەردەوامی لەگەڵ قوتابخانەدا دەبێت هەر تقریبا بە معدلی هەر هاوڕێکی ڕەخنەگر تقریبا 4 قوتابخانەی لا دەبێت بە بەردەوام بە سەردانی و لەگەڵمانەوە و بە پەیوەندی لە ڕێگای هۆیەکانی پەیوەندیکردن لەگەڵ بەڕێوەبەر و تەواوی ستافی قوتابخانە دەمێنێتەوە و ئەڵقەی وەسڵیش دەبێت لە نێوان ئەوان و خێزانەکان. هەڵسەنگێنەری دەرەکی هەر ڕەنگە هەمان هاوڕێ ڕەخنەگر بێت، بەڵام گرنگ ئەوەیە بۆ هەمان قوتابخانە هەڵسەنگاندن ناکە. کەواتە هەڵسەنگاندنی دەرەکی دەتوانین بڵێن ئەو هەڵسەنگاندنەیە کە لەلایەن کەسانی دەرەوەی قوتابخانەکە ئەنجام دەدرێت، چونکە ناکرێت خۆت کارێک ئەنجام بدەیت و خۆشت هەڵسەنگاندن بۆ خۆت بکەیت، لەبەر ئەوە ئەو قوتابخانەی تۆ هاوڕێ ڕەخنەگری ناوێ ئەمە لەلایەن تۆ هەڵسەنگاندنی بۆ بکرێت، بەڵکو دەبیتە ئەندام لە لیژنەیەکی هەڵسەنگاندنی دەرەکی بۆ چەند قوتابخانەیەکی تر بە هەمان شێوە هاوڕێ ڕەخنەگری قوتابخانەیەکی تر لە ئەندام دەبێت خۆ سەرۆک دەبێت لەو لیژنەی کە دێ هەڵسەنگاندنی دەرەکی بۆ قوتابخانەکە دەکات. ئەو هەڵسەنگاندنە دەرەکیە وا دەکاتن چونکە ئەو کەسانە بەشدار نەبووینە لە جێبەجێکردنی کارەکانی قوتابخانە، هەڵسەنگاندنێکی بێ تەحەیوز، هەڵسەنگاندنێکی مەوزوعی لەسەر ئەدای قوتابخانەکە بدەن کە لە بیریشمان نەچێت ئاماژ لە هەر هەڵسەنگاندنێک باشترکردنی کوواڵەتیە. ئەنجا هەر لیژنەیەکان هەر تاکێکیان هەر کەسێک بیکە. لە ئەنجامی هەموو ئەو سێ پێکاتە سەرەکی ئەو سێ کۆڵەگە سەرەکیە کە بەڕێوەبەر وەکو سەرکردەی پەروەردەیی و هەڵسەنگێنەری دەرەکیە و هاوڕێی ڕەخنەگرە چ چاوەڕوان بکەین بێتە بەرهەم. چاوەڕوان دەکەین کە قوتابخانەیەکی پەرەپێدراو بێتە بەرهەم. لە ئەنجامی ئەو ئەدا باشەی کە بەڕێوەبەری قوتابخانە وەکو سەرکردەیەکی پەروەردەیی دەیکات و ئەو پشتگیری و پاڵپشتیە بەردەوامی کە هاوڕێی ڕەخنەگر دەیکا و ئەو ڕاستپاردانەی کە لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی دەخاتە بەردەم قوتابخانە، دوجار لیژنەی پەرەپێدانی کوواڵەتی، طبعا لیژنەی پەرەپێدان و کوواڵەتی لە قوتابخانە بە ڕیاسەتی مدیرە و مامۆستایان و یاریدەدەر و خەڵکانێکیش لە مجتەمەعی مەدەنی و کەسوکاری قوتابیان تێدا بەشدار دەبن. ئەوانە پێکەوە پلانێک دادەڕێژن بۆ پەرەپێدان و پێشکەشتنی قوتابخانە لەسەر بنەمای ڕاستپاردەکانی لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی. لە کۆتاییدا ئەو پلانە دەبێتە مایەی ئەوەی کە ئەدای قوتابخانە باشتر بێت،
تحصیلی دراسی قوتابیان بۆ ساڵانی داهاتوو باشتر بێ و بەردەوام سیستەمێک دروست دەبێ خۆی پێش دەکات خۆی پەرە پێدەداتن کەواتە ئەوەی چاوەڕوان دەکرێت لە ئەنجامی ئەم شێوازەی نوێ هەڵسەنگاندنە یاخود سەرپەرشتیکردنە قوتابخانەیەکی پەرەپێدراوی بەردەوام پەرەی بەخۆ بداتن بێتەکایەوە. ئەگەر هاتوو ئەنجامەکان لە نێوان لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی و بەڕێوەبەری قوتابخانە بۆ نمونە خود هەڵسەنگاندنی قوتابخانە جۆرێک بوو ئەوی هەڵسەنگان دەرەکی جۆرێکی تر بوو یاخود هاوڕێ ڕخنەگرت تێبینی هەبوو لەسەری بۆ ئەمە لیژنەی دڵنیایی جۆری هەن کە لەسەر ئاستی قەزا و لەسەر ئاستی پارێزگاش هەن مدیری ئیشراف و مشرفە یەکەمەکان سەرکردایەتی ئەو لیژنانە دەکەن ئەوانە ئەرکی سەرەکیان چییە؟ یەکەم جار بۆیان هەیە بەسەرکردنەوەی کاری لیژنەکان بکەن بە شێوەیەکی مەیدانی کاتێک لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی سەردانی قوتابخانەکان دەکا بۆ دڵنیابوون لە باش بەڕێوەچوونی کارەکانیان و ئەدایان دەکرێت لیژنەکان دڵنیایی جۆری چەند سامپلێک هەڵبژێرن و سەردانیان کرد. هەروەها دەتوانێت سەردانی هاوڕێ ڕخنەگر بکاتن لە ڕۆژانی پاڵپشتیکردن و بە درێژایی دەوام کە لەگەڵ قوتابخانەیە ببینێت چ ڕۆڵێک دەبینێ و چۆن ئەدای خۆی دەکات. هەروەها دەتوانی پێداچوونەوە بە ئەنجامەکانی هەڵسەنگاندن کە بۆ نمونە قوتابخانەیەک ئاستی 4 دووە ئاست وەردەگرێت گومان هەیە یاخود بۆەوەی دڵنیابین ئایا ئەنجامەکانی تەواون دەکرێت ئەم لیژنەی دڵنیایی جۆریە پێداچوونەوە بە ئەنجامەکاندا بکە و لە هەمووشی گرنگتر مامەڵە لەگەڵ پەڵپەکان ئەعترازەکان دەکات کاتێک لە قوتابخانەکانەوە دەگەن بۆ ئەوەی جارێکی دیکە وەکو مەحکەمەیەکی تەمیز ڕۆڵ ببینێ لە یەکلاکردنەوەی ئەنجامەکان. اینجا شتێکی زۆر گرنگ لەو شێوازی نوێی سەرپەرشتیکردنە بۆ یەکەم جار داتابیسێک هەیە هەرچەندە لە ڕۆی تەکنیکەوە شتێکی ئامادەکراوە و هەیە و لە بەردەست خەڵکانی تریشەیە کە کۆبۆ کۆلێکتی پێدەگوترێتن ئەمە هەموو هەڵسەنگاندنەکان بە تەفاسیلی بوارەکان و پێوەرەکان و مؤشرات لە داتابیسە کۆ دەکرێتەوە هەموو سەرپەرشتیاران بە پێی ژمارەی ئەو قوتابخانانەی کە لایەنە حەقی ئەکسسیان هەیە بە هەمان شێوە بەڕێوەبەری پەروەردەی قەزا دەتوانێت هەڵسەنگاندنی هەموو قوتابخانەکانی سنوورەکەی ببینێ و بەڕێوەبەری گشتی پارێزگا دەتوانێت هەڵسەنگاندنی هەموو قوتابخانەکانی پارێزگاکە ببێنێ و لە ئاستی وەزارەتیش لەسەر ئاستی هەرێم دەتوانن هەڵسەنگاندنی هەموو قوتابخانەکان ببین. ئەمە یارمەتی دەردەبێت لەوەی کە بڕیاردەر لە وەزارەتی پەروەردەدا بڕیاری ڕاست و دروست بدات چونکە هەبوونی داتا هەبوونی بەیانات لە بەردەستی بڕیاردەر وا دەکات کە بڕیارەکە ڕاست و دروستتر بێت و لە هەمان کاتدا بەرچاوڕوونیەکی تەواو دەدا لەکوێ ئەزمونێکی سەرکەوتوو هەیە سوودی لێ ببینێ بگوازرێتەوە لەکوێ کەم و کوڕیەکەیە ئیستفادەی لێ بکرێت و پڕ بکرێتەوە و سوورەتێکی وازحی پرۆسەی پەروەردە و فێرکردن لەو کۆبۆ کۆلێکتەدا دەستەبەر دەبێت و ئەو تەقاریرانی ئێستاش دەستکەوتون لەم داتابیسە تەقاریری زۆر جوانن کە مای دڵخۆشین لەوەی کە گۆڕانکاریەک دروست بکاتن لە دەرکردنی بڕیاری پوختەتر و ڕاست و دروستتر. بابەتێکی هەرە گرنگ کە گلەیی و ڕەخنەی زۆری لەسرە لە شێوازی نوێی سەرپەرشتیکردن بریتیە لەوەی کە پسپۆری نامینێ. طبعا ئەگە سەرپەرشتیار لێرە بن ئەکید زۆر ڕەنگە ڕەخنە یاخود سەرنجیان هەبێت لەسەر ئەم بابەتە. ناکرێ سەرپەرشتیار هەردوو ڕۆڵ ببینێ لەبەر ئەوەی کە تێکەڵبوونێک دروست دەبێت و بەڕای پەروەردەکاران ئەرکی بەهێزکردنی پسپۆری ئەرکی دەستگاکانی ڕاهێنانە پەیمانگا و ئامادەییەکانی مەشق و ڕاهێنان نەک سەرپەرشتیار. ئەگە یەکێک بپرسێ بڵێ سەرپەرشتیار نزیکترە لەوەی کە یارمەتی مامۆستا بدە لە بواری زانستی منیش مامۆستا بووینە و زۆرێک لە ئێوەش مامۆستا بووینە بە درێژایی ساڵ سەرپەرشتیار سێ جار دەتوانێت
سەردانی مامۆستا بکەوە کەم جاریش وا ڕێک دەکەوێتن سێ سەردانەکە یەکتری ببینن ئەگە یەکتریش ببینن ماوەیەکی کورتە تۆ وای دابنێ سێ سەردان سێ چل دەقەیی مامۆستای بینیوە لەو سێ چل دەقەیە لە بوارێکی زانستی وەردا یاخود بوارێکی زماندا چ دەکرێ مەسەلەن پاڵ پشتی بکرێ ڕەنگە یەک تێبینی دوو تێبینی دروست ببن بدات و تێپەڕێتن کەواتە ئەوە توانا کوشتنی سەرپەرشتیارە و خاڵێکی دیکەی زۆر گرنگیش سەرپەرشتیار کاتێک دادەبڕێ لەوانەوتنەوە مەرج نییە توانەکانی وەک خۆی بمێننەوە و ناتوانێت خۆی ئەپدەیت بکات ڕاستە سەرپەرشتیاری بە توانامان هەن و بەردەوام بە دوادا چوون دەکەن بەڵام بووم بە سەرپەرشتیاری لە ناو دوو قەوزە جۆرێک لە تەمبەڵی دروست دەکاتن لەوەی کە لە پسپۆریەکەی دوور بکەوێتەوە کاتێک کە هەڵسەنگاندن دەکرێت و لاوازیەک هەبێتن لە بواری پسپۆری مامۆستایەک ئەو کاتە لە نەتیجەی ڕاستپاردەکانی لیژنەی دەرەکی دەردەکەوێت هەڵسەنگانی دەرەکی بۆچی چونکە ئامرازەکانی هەڵسەنگاندن بەپێی ئەو پێوەرانەی کە دانراون 25 پێوەر هەن بۆ هەڵسەنگانی قوتابخانە دابەش بوون بەسەر 5 بواردا کە پێشتر ئاماژەمان پێکردن و هەر بوارێک کۆمەڵێک پێوەری بەردەکەوێت تەنانەت فیدباکی قوتابی ئەنجامەکان ڕای کەسوکار دیدەنی مامۆستایان ملاحەزەکردن دابەشکردنی ڕاپرسی و ئستبیان ئەوانە هەموویان شتی وان نیشان دەدەن ئەگەر لاوازیەک لە پسپۆریەک هەبێتن بە وردی دەستنیشان دەکرێ و دەکرێتن یەکێک لە ڕاستپاردەکان بۆ نمونە مامۆستای فلانی مامۆستای کیمیا پێویستی بە ڕاهێنانی ئەوەندە سەعاتە هەیە ئەو کاتە دەکرێت ڕاستپاردە بکرێت و پێویستە دەستگاکانی ڕاهێنانیش زیاتر تەفعیل بکرێن اینجا لەم شێوازە نوێیەدا وەکو گوتم بەڕێوەبەری قوتابخانە ڕۆڵێکی سەرکردانە دەبینی یعنی ئەگەر دەوری ئەگەر سەرکردە نەبێ شوێنی نابێتەوە بەپێی ئەو پێوەرانە ئیدارەی قوتابخانە بدە بەڵام کاتمان پێویستە تاکو ئەو گۆڕاکاریانە تۆزێک بە هێواشی دەچنە پێشەوە قوتاب سەرکردە کاتێک بەڕێوەبەری قوتابخانە سەرکردە دەبێ توانای کارتێکردنێکی زیاتری دەبێت لە مامۆستایان و ستافی قوتابخانە کە بتوانن ئەدایان باشتر بێتن بەڵام کاتێک تەنها بەڕێوەبەرە بەڕێوەبەر ڕێگە یعنی هەوڵ دەداتن تحکم بە خەڵک بکە هەوڵ دەدا کۆنترۆلیان بکە هەوڵ دەدا لە قاڵبیاندا هەوڵ دەدات یعنی تەنها هەوڵی ئەوە دەدا پابەند بن بە چوارچێوەیەک بەڵام سەرکردە هەوڵی داهێنان دەدا هەوڵی هاندانی خەڵکانی تر دەداتن کراوەترە ئازاترە دائما مدیر ترسنۆکە سەرکردە ئازایە سەرکردە دائما مغامرە دەکا جارجارە دەردەچی لە ڕێنمایەکان لە بەرژەوەندی گشتی دامەزراوەکە بەڵام بەڕێوەبەر بەهۆی بە حکمی ترس ناتوانێت زۆر ئیجراعات بکاتن کە ببنە مای پێشخستنی زیاتری قوتابخانەکە ئیتر تەرکیزی مدیر زیاتر لەسەر ئەدا دەبێتن ئیشەکەت بە باشی بکە دەوامەکەت بە مەزبوطی بکە سعات ئەوەندە حاضر بە ئەوەندە دەربچوو بەڵام سەرکردە کاتێک دەڵێم سەرکردەمەوەسم مدیری سەرکردەیە سەرکردە تەرکیز لە ئامانجەکان دەکات ڕەنگە جۆرێک لە مرونەت بڕەخسێنێ بۆ تاکەکان بۆ مامۆستایان کە بتوانن ئامانجەکان بە باشتر بەدەست بهێنن اینجا ئەم شێوازە نوێیەی سەرپەرشتیکردنی پەروەردەیی خەریکە شوێنی خۆی دەگرێت و ئەو ئەنجامانەی بەدەست هاتوون ئەو راپۆرتانەی لە بەردەستن ئەو تەقاریرانەی کە لە کۆبۆوە دەستمان کەوتون و ئەو ئەنجامانەی کە ئەو قوتابخانانەی کە بە باشی ئەم شێوازە یاخود ئەو بەڕێوەبەراتیانەی کە بە باشی ئەم شێوازەیان جێبەجێ کردووە ئەنجامی دڵخۆشکەری باشیان بەدەست هێناوە و چاوەڕوان دەکرێت لە داهاتووشدا ئەم نەقلە نەوعیە پرۆسەی پەروەردە فێرکردن لە هەرێمی کوردستان خۆشبەختانە بواتە قۆناغێکی باشتر وابزانم کاتم تەواو دەبێت دکتۆر زۆر شتم بە خێرایی باسکردن ئەم بابەتە زۆر تێر و تەسەلە
ئەوجا لە خزمەتدا دەبم ئەگە هە پرسیارێک یا خود سەرنج و تێبینی و داوڵەمەندکردنێکیش بۆ بابەتەکە هەبێتن ئەوە لە خزمەتدامە. دەست و چاوت خۆش مامۆستا، زۆر سوپاس. بەڕاستی بابەتەکە زۆرە بە سعاتێک و نیو و بە سعاتێکیش ڕەنگە نەتوانین وبیناری هەر بابەتێک لەوانە بە تەنها وبیناری تایبەتی اینجا کە بە خێرایی بەسەریاندا تێدەپەڕی حەقیان نادەی، بەڵام هیوادار لەوانەی کە لێرەنە مهتەم و تاکی ناو بواری پەروەردنە لە من باشتر ئاشنانە زیاتر وروژاندنە ئەوەی ئەمە دەکەین نەک خواستە محاضرەیەک بێت. دەست و چاوت خۆش مەبەستەکەمان هەم بەرچاوڕوونی زیاتر هەمیش وەرگرتنی ڕای ئەو بەڕێزانەی کە خبرەیان هەیە لەوە بۆ پاڵپشتی زیاتری ئەم گۆڕانکاریە. ئەکید مەبەستمان ئەوەیە. دەست و چاوت خۆش بێ زۆر سوپاس. بەڕاستی پێشکەشکردنەکە و با بڵێن بەیەک بەستنەوەی بابەتەکان و بەراوردکردنی شێوازی کۆن و تێکەڵکێش و نوێ و ئەو راپۆرتانەی کە لە بەردەستن ئەوە جێی دڵخۆشیە. هیچ پرۆسەیەکیش لە دەستپێکەوە 100% سەرکەوتوو نابێت، پێویستی بە پێداچوونەوە و بە دووبارە هەڵسەنگاندن و بە گۆڕانکاری هەیە تاکو ئەو کلێن و کەموکوتیانەی کە لە کاتی ئەنجامداندا دروست دەبن و دێنە پێشێ چارەسەر بکرێت. دەستخۆشی لێ دەکەم. زۆر سپاس بە لەبەر کاتەکە یەکسەر دەست بە پرسیارەکان دەکەین. ئەگەر ئەو بەڕێزانەی پرسیاریان هەیە دەستیان بەرز کردێتەوە من یەک هەڵیان دەبژێرم. ئەگەر هەبی 2 دانە 3 دانە بەیەکەوە مامۆستا بورهان پرسیارەکان لای خۆت باشی وەڵامیان بدەیەوە سپاست دەکەم. مامۆستا عیرفان کەریم گەرگەڵەت نەبووم سەرپەرشتیارە و لە هەڵەبجێ. مامۆستا عیرفان فەرموو. تکایە بەڕێزان ئەگە پرسیارەکان کورت و پوخت بن زۆر باشیان سەرنجەکان. مامۆستا عیرفان فەرموو. مامۆستانی بەڕێز سەلام عەلەیکوم. زۆر دەستخۆشی بۆ مامۆستا بورهانی بەڕێز و بۆ مێگامان پڵاس بە تایبەت کاک دکتۆر کە مامۆستای خۆشم بووە لە جامیعە. زۆر پێ خۆشحاڵین جارێکە لێرەوە یان بینەوە. مامۆستا بورهانی بەڕێز بە تەئکید ئەم پرۆسەیە کە ئێمە ئەو وەجبەیەن کە لە 2018 هاتوین هەر لە ساڵێکەمان بەشداریمان تیا کردو پرۆسەیەکی زۆر باشە، بەڵام کۆمەڵێک کەم و کورتی تیا هەیە. ئێمە چەند جارێک لە ڕێز یەکێ سەرپەرشتیکردنی خۆمانەوە ئەو بە یادداشت نووسیمانە، حتا من تعبیرەکەم بەکارە نابوو 101 کەم و کوڕی لە بەرنامەی بریتیش کانسڵ بەرنامەی پەرەپێدانی تواناکان. یان تا شتی زۆرمانەیە. بۆ نمونە ماوەسای بەڕێز ئێستەیەکە لەوانە ستاندەرەکان بۆ باخچە لەگەڵ بۆ ئامادەی هەمان ستاندەر دانراوە. یعنی ئێستا بۆ نمونە پۆلێکی 12 کە مەسیریە و ئیمتحانێکی باخچەش کە تاقیکردنەوەی نییە ستاندەرێک دانرا بە نمرە لە 23 ئاستی زانستی باسەکات. یعنی ئەمە حەقە جیا بکرێتەوە باخچە ستاندەری خۆی جیابێ قۆناغی 1/6 جیاواز بێ حتا 7/9 جیاواز بێ ئامادەی جیاواز بێ، یعنی شتێک بکرێ بۆ ئەوی جیاوازیەک هەبێ. دوو هەمیان نەکردنەوەی خولی پێویست بۆ بەڕێوەبەرەکان بە تایبەت ئەو بەڕێوەبەرانش کە تازە ساڵانە بۆ نمونە بەڕێوەبەرای ئەگۆڕێ. من بۆ نمونە 4 قوتابخانەم لابوو، دوو لەو بەڕێوەبەرانە تازە بوون، هیچ خولێکیان نەبینیوە. دوانەکە تریش خولێکی 1 ڕۆژ یا 2 ڕۆژ ئەو پرسیە ڕۆژیان بینیوە بە تەواوی لە شارەزانی لە بوارەکە. ئێمەشکەوە کاڕێ ڕەخنەگر ئەچینە شوێنەکانەوە خۆ ناکرێ ئەمە هەموو کاتەکە بەوە بیکەنەوە بە خولێک بۆ بەڕێوەبەرەکان. ئەی پەیوەندیمان لەگەڵ مامۆسایانی ترا لەگەڵ ئەوانی ترانە کاتێکی زۆرەوێ بۆیە خولی باش نەکراوەوە بۆ بەڕێوەبەرەکان حتا بۆ مامۆسایانی بەڕێز کە ئێمە جاری وا بوو یەکێ لەو سەرپەرشتیارانە لەگەڵ مانابوو چۆ ناو پۆلەوە وتی مامۆساوتیەوە تۆ گروپی ئەی و بیوسی تا ئاخری دەرسەکە هیچ گروپێکم نبینی. دوای هاتمەوە کەوتم مامۆسای بەڕێز کوا گروپەکان وتی من هەرەوە نەی لێزانم. بەڕێستان ئاماژەتان بۆ کرد لە حاڵەتی پسپۆڕێکا کە ئەرکی دەستگای ڕاهێنانە کە ئەمان ڕاهێنان بکات، بەڵام ڕاهێنانەکان ناکرێت کێشەکە لەوایە. خاڵێکی تر کە باستان کرد پلەی بۆ نمونە پسپۆڕێکە ماوەسا پسپۆری زۆر گرنگە ڕۆڵی خۆی هەبێ. حتا ئێمە لە خاڵی لە 12مە ئەوەی کە تایبەتە بە مامۆستایان ئەڵێ شارەزایی باشی مامۆستا لە پسپۆڕەکەیدا بووەتە هۆی باشکردنی پرۆسی فێرکردن لە قوتابخانە. یعنی ئەگەر ئێمە پسپۆڕی نەبێت لەکوێ ئەزانین ئەم پسپۆڕە. بۆ من اختصاصم ئینگلیزیە، من لە ئینگلیزەکەی خۆمە ئەتوانم بزانم ئەم مامۆستایە ئایا لە پسپۆڕەکە شارەزای یانە تۆ پسپۆڕەکەی لێکە دیتەوە. بەڵام مامۆستایەکی بەڕێزی بۆ نمونە وەرزش بێتە لای من نایزانم، من بچمە لای وەرزشەکە نایزانم. مامۆستایەکی بۆ نمونە زانستەکانە، یعنی پسپۆڕەکە زۆر گرنگە دەوری خۆی بینێ. ئێوە فەرمووتان کە بۆ نمونە مامۆستا ئاچێ 40 دقەیە ئەیبینی، بەڵام ئێمە لە کاتی هەڵسەنگانی دەرێکێتە نا 1 دقەیە ئەیبینین و هەڵسەنگاندنش بۆ ستاندەرە ئەکرێت.
یعنی کاتە پسپۆڕەکە بێ ڕۆڵی خۆی ببینێ من کۆمەڵک تێبینیمان نووسی بەڵام لێرە ناکرێ باسییان بکەینەوە دەستت خۆش زۆر باشە وڵا خاڵی زۆر هەیە بەڵامی تر بە ئەو هاوڕانیت ڕێمەی بەشداری بکەنەوە بەڕێز ئەگەر ویستت خاڵەکانت بە نووسین هەیە مامۆستاجان دەتوانانی لە بۆمان بنێری ئەمە تەحویلی دەکەین بۆ جەمنابیان ئەگەر دەست پێیان ناگە ئەگەر دەستیش پێیان دەگا زۆر باشە زۆر باشە وڵا لە ڕێی یاسایی لە ڕێکی سەرپەرشتنیکردنی خۆمانەوە ئەبێ بۆ شێوازە بنێرێ نردوومان بەڵام ئیتر ئام خاڵیان تێن هاڵم کێشەیەکی گرنگ لە پەروەەردە ئەوەیە ئەوانەی لە پلەکانی سەرەوەن گوێلەوانی خوارەوە ناگیرێ یعنی بەڕاستی یامە زۆر ئەوە تاکی دەکەینەوە ینی زۆر جار شتێکی بۆیان ئەنێرین بەڵام حیج دوایی کەیتەوە هەروکو خۆیاجا ئەو خاڵە ماوەسای بەڕێزمان ئیش لەسەر ئەوە بکرێ زۆر باشە دەستان دەست چاوت خۆش زۆر سپاس مامۆستا ئەرفان مامۆستا شەو بۆ ئەگەر هەڵە نەبن لە سلێمانی سێ کەس وەردەگرین دایی وەڵامەکان دەدەینەوە تکایە لەبەر کاتەکە یارمەتی هاوکارەکان و هاوپشەکانتان بدەن زۆرترین کەس بەشدار بن مامۆستا شەو بۆ جەبار فەرموو بەڵێ ئەم کاتتان باش دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ ئەوەی کە من تێبینیم کورد و خۆم چۆن ساڵێکە وەکو ئەنجام بەشدارم لە ئەم یعنی لیژنی پەرەپێدانەکە ئەوەنەی بەلای منەوە کە هەستم پێ کردو ئێوەش هەستان پێ کردو ئەوەنەی ڕووکەشیە ئەوەنە گرنگی بەلایانی پەروەردە و فێرکردنەکە نایە یەکێک لەو کێشانەی کە ئەگەر ئەمە بەردەوام بێ و بمێنێت دڵنیام بزانام ئەمێنێت پێویستە ئەو مامۆستانی کە بەشدار ئەبن وەکو لیژنەی کواڵێتیەکە پێویستە بە شەوانیان لەوانەی تر کەمتر بێ بۆ نمونەی مەجاری وا هەبووە تەلەبەیەک هەبوو کەم و کورسیەکەی هەبووە بێت لای تۆ باسی بکە وەکو لیژنەیەکی کواڵێتی بۆ نمونە لەو کاتەیە جەڕز لە یاوە ئەبێ بچی بۆ پۆلەکە ئەو کەسە مشکلەکەی بیر ئەچێتەوە تۆ بیرت ئەچێتەوە بە دوواداچوونێکی بۆ بکەی بەڕای من ئەبێ ئەو مامۆستایانی کە بەشدار ئەبن یان لە هاوینە خولیان بۆ بکرێتەوە وەکو بەڕێزەوتی لەگەڵ بەڕێوەبەرەکانە چونکە وەکو گروپێک ئیشەکەن ئەمە یەکێک لەو شتانە بۆ کەسانی بەشدارە شتێکی تر من کە تێبینیم کردو ئەو مەکتەبانە کە ئاستی چوار وەرەگرن دیقەتما ئەو مەکتەبانن کە هەر لەوەتی هەن بۆ نمونە لە هەفتاکان و لە هەشتاکان و دروستکراون مەکتەبی باشن خۆیان پڕن لە گۆڵ کتێبخانەیان هەیە سجلی باشیان هەیە لە بەروی مدیری باش لەو مەکتەبەدا ئەندرێ لە بەروی مامۆستای باش وەرئەگرێ هەر ئەبێ ئاستی چوار وەربگرێ یەک تێبینی ترکە من هەما من خۆم لە ئێوارانە دەوام ئەکەم هیچ جیاوازیەک نەکراوە لە بینی مەکتەبێکی ئێوارانە کە 4 ساڵە دروست کراوە لەگەڵ مەکتەبێکی ئێوارانی ترە کە بەڵێن 15 ساڵە دروست کراوە یان لەگەڵ بەیانیانە من لە سەرپەرشتیارە وەرزەکانی پرسی ئەڵێن نا ئێوارانەکان بەیەکەوە هەڵسەنگاندن بۆ ئەکرێ و یعنی بەیەکەوە ستانداردەکانی بۆ حساب ئەکرێ کە زۆر ستاندارد هەیە لە ئێوارانە هەر ناتوانانی ئیشی لەسەر بکەی ئیتر نازام چۆن ئاستەکان دیاری ئەکرێ یەک شتی تریش کە هەمووان تێبینی ئەومان کردووە تزا و پاداش نییە بۆ نمونە کە مەکتەبێک یەک نازام یەک تاسەنە بیستەوە گەردوو وەرئەگرێ ئەم مەکتەبە ئیعلان نەکرا من نازام پیجێکی تایبەت بە خۆیان نییە ئەم لیژنەیە کواڵێتیە کە زۆر بە یعنی گەورە کراوە و زۆر گرنگیش خۆی گرنگە ئەگەر بتوانانی ئیشی لەسەرا بکرێ آخر شت کە باسی ئەکەم بەپێی ئەم لیژنەیە بێت ئەبێ بەڕێوەبەری قوتابخانەکە بچێت سەردانی هەموو مامۆستاکان کە بیرکاری کوردی ئینگلیزی نازام چی باشە من پرسیارەکە گەر من خۆم بەڕێوەبەر بم شارەزایم لە هەمووانەکانە هەیە من کە بچمە ژوورەوە ئایا ئەتوانم ئەگەر ئەو مامۆستایە بە غەڵەت شتێکی شەرحکات ئەتوانێت ئەو بەڕێوەبەرە بڵێ ئەمە غەڵەتە هیچ کەسێکمان بڕوا ناکەم ئەو بتوانین بۆیە ئەینەن قسەی و مامۆستا بەڕێزە پێویستە ئەم لیژنەیە بمێنێ نەمێنێ ئەبێت ینی سەرپەرشتیاری پسپۆڕەکان بگەڕێتەوە و آخر شتیش تا ئێستا ئێمە ئەم لیژنەیە نەمانزانی کە لیژنەی یعنی ڕێژەی دەرچوون چەندێک ئێستا هەموو مەکتەبەکان دەرچوومان هەیە دەرنەچوو زۆر کەم بۆتەوە ئەگەر ئاگادار نەبێتە ئێوارانەکان هەر نامێنن لە بەروی ڕۆژ هەمووی دەرێتەوە ئایا کەسیش فێری هیچە بێ خۆزگا بڵێن ئەمە ئەومان کردووە بووی ئەوانەی کە لەوێ ئیشەکان چکێمە لەلایەن مامۆستاکانی تر و حەزەکەم بزانم خۆش بێ مامۆستا شەو ئەگەر لەبەر کاتێک دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا عەبدولقادر کاکەسوور لە ڕێکخراوی یونیسێف بە سپاسەوە لەگەڵمانە فەرموو مامۆستا عەبدولقادر ئێوارە باش مامۆستایان دەستخۆشی لە مامۆستا بورهان دەکەم بەڕاستی ئەو گۆڕانکاریە سەختە ئاسان نییە دەزانم گرفتی زۆری دێتە بەردەم بەڵام هەتا ئێستا زۆر باش ڕۆیە هیوادارم زۆر باشتریش بڕوە مامۆستا بورهان لە سەرەتاوە تەکیدی لەسەرەوە کردەوە کە ئەو پرۆسەیەکی سەرکردایەتی و ڕێبەرایەتیە نامەوێت زۆر ینی جوملەکان شی بکەمەوە بەڵام بە کورتی دەڵێم ئەگەر ئەو پرۆسەیەکی سەرکردایەتیە کە واشە ئایا لە کاتی وەرگرتنی سەرپەرشتیاران ساڵانە وەزارەتی پەروەردە سەرپەرشتیاری نوێ وەردەگرێت ئایا توانا و لێهاتووی سەرکردەی ئەو کەسانە
بوویتە پێوەرێک لە بۆ وەرگرتنی ئەو سەرپەرشتیارانە چونکە ئەگەر ئەمە پێویستمان بە کەسانی سەرکردە هەبێ پێویستە خۆی ئەو کەسانە سەرکردە بن هەتاکو بتوانن سەرکردایەتی بکەن مەسلەی سەرکردایەتیش بە ڕاهێنان ناکرێت سەرکردایەتی زیاتر خاصلەتێکی کەسایەتیە ئاسان نییە بتوانانی بە ڕاهێنان کەسێک بکەیە سەرکردە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم بە هەمان شت ڕۆڵی دایک و باوکان لەو پرۆسەیە ئایا ڕۆڵیان تەنها پاسیڤە ینی ڕۆڵیان بەست هاوکارە یان ڕۆڵێکی سەرکردایەتیان هەیە منەوەی بزانم ڕۆڵی سەرکردایەتی هەروەکو مامۆستا بورهانیش باسی کرد درایتە بەڕێوەبەری قوتابخانە ئەگەر دایک و باوکان ڕۆڵێکی بەرچاو ئەکتیڤیان نەبێت ئەگەر ڕۆڵەکەیان تەنها پاسیڤ بی بەرەبەرە ئەو ڕۆڵیان نامینێ و ینی مهتەم نابن بەو بوارە مامۆستا بورهان باشتر دەزانی مەسەلا خاڵی سێم مەجال هەیە ساڵی پار ئەو پرۆسەیە جێبەجێ کرا بێگومان ینی قوتابخانەکان هەڵسەنگاندنیان لۆ کرا ئایا ئەو دەرەنجامە مەسەلەن وای کرد مەسەلەن قوتابخانە لاوازەکان بە دیار کرد ئەوانەی کە ئاستیان یەکە یان ئەوانەی ئاستیان چارە و ئەگەر شتێکی وا هەیە ئایا ئەو دەرەنجامە دەبێتە هۆی ئەوەی گۆڕانکاری یان پێداچوونەوە بە سیستەمی پەروەردە بکرێت تێبینی چارە من لەسەر دوو زاراوەیە نەزانم ئەوە خەتای مامۆستا بورهان نییە و بە شێوەیەکی گشتی لە وەزارەتی پەروەردە بەو شێوەیە خۆی بە شێوەیەکی گشتی لە موسساتی جیهانی دڵنیایی جۆری کۆی پرۆسەکەیە واتە سەرپەرشتیکردن و هەڵسەنگاندن بەشەکە لە دڵنیایی جۆری بەڵام من تێدەگەم لە وەزارەتی پەروەردە دڵنیایی جۆری واتە دڵنیایی جۆری لە ناو دام و دەستگاکانی وەزارەتی پەروەردە بێجگە لە قوتابخانەکان لە قوتابخانەکان سەرپەرشتی بەکاردێت بەڵام خۆی هەموو پرۆسەکە پێی دەڵێن دڵنیایی جۆری دڵنیایی جۆری لە ئاستی مەسەلەن دامەزراوەکان بۆ لە قوتابخانەش بەڵام من تێدەگەم ئەوە لە سیستەمەکە وایە زۆر سپاس لەبەر کاتەکە تێبینەکانی تر هەڵدەگرم لە بۆ دوای زۆر سپاس دکتۆر بە سەریعی وەڵامی ئەو سێ بەڕێزە بدەمەوەیان مام سەبران ئەو سێ وەڵام بدەوە ئەو دوای وەردەگرین دادنین لەبەرەوەی بەڕاستی بەڕێزان زۆرترین بەشداری بکەن کات دادنن بۆ ئەوانی بەڕێز مامۆستا عورفان سڵاو مامۆستا عورفان من نقۆڵی ناکەم لەوەی وازە نوێ ئەم سیستەمەکەم و کوڕی تێدانە و بە بەردەوامیش هەموار کراوەتەوە و بەردەوامیش پێش خراوە ئەگەر بەبیرت بێ 34 تقریبا پێوەرمان هەبوون هاتین پێداچوونەوەمان نەتیجەی تاطبیق کردمان بە 25 احتمالە ساڵی دیکە هێشتا گۆڕانکاری بکەین قابلی ئەوەیە بەردەوام پێش بخرێت لە نەتیجەی جێبەجێکردن زۆر دەرس فێر دەبین پێویستە سوودیان لێ وەربگرین بۆ ئەوەی کە باخچە و ئامادەیی و بنەڕەتی هەمان پێوەریان هەیە تاکیدەکەمەوە کە پێوەرەکان لەسەر بنەمای پسپۆری و مامۆستا و ئەو شتانە نییە لەسەر ئەدای دامەزراوەی پەروەردەیی فێرکاری ئەم قوتابخانەیە بوارەکەی کە باسم کرد لە سەرکردایەتی و بەڕێوەبردن لە فێرکردن و فێربوون لە ژینگە لە بەشداری کۆمەلگا لەو ئەو دەرەنجام و دەرهاوێشتەکان لەسەر ئەوانە هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت لە گچکەترین موسسە دەتوانێت جامیعەش بە هەمان پێوەر هەڵسەنگاندنی بۆ بکەین مەسەلەی خول بۆ بەڕێوەبەر هەرانی کوردستان ئەوانەی کە لەگەڵ تەوابوونی سیستەمەکە خولیان بینیوە بەڵام ڕاستە ئەوانەی نوێ دەست بەکار بووینە پێویستیان بە خول هەیە و خولیان بۆ دەکرێتەوە بەڵام خۆت دەزانی هەندێک جار قەیرانی دارایی و کەمی داهات ئەو شتانە خولەکان دوا دەخا بەڵام هاوڕێ ڕەخنەگیر کە جەنابەتێکی لەوان و دڵنیام دڵسۆزیشی و ئەرکەکەش بە باشی جێبەجێ دەکەی تا خول دەستە بەردەبێ پێویستە ئەو مامۆستا و مدیرە نوێیانە فێر بکەن مەسەلەی پسپۆری زۆر گرنگە تاکید کردەوە شەرح کرد بەڵام
بابەتی پسپۆری تەختیە ناکرێت بە دیراساتی علمی بە تاکی سەرپەرشتیار لەو کەم بینینانە. ئەمە مدیری تربیە بوویمە وەکو سەرپەرشتیار سەردانی گوندەکانم دەکرد یەک پسپۆریم هەبووە ئەو کات، بەڵام لە دەرسی جیاواز دەچووم دەمزانی کامە مامۆستا باشە کامە مامۆستا خراپە، اینجا پەیوەندی بە خەڵکانی پسپۆرەوە دەکرد. بۆ نمونە لە قوتابخانەیەک مامۆستایەک ببووە سەبەبی ئەوەی کە کۆی قوتابخانە ڕێژەی دەرچوونی ببێتە سەفر. کاتێک تۆ نەتیجەیەکی وات بەدەست دەکەوێت دەتوانی بە دوادا بچی بە دوای ئەنجامەکاندا بچی بگەیتە ئەو شوێنی کە لاوازیەکەی لێە کە مامۆستای بابەتی فلانیە و هیچ مەرج نییە لە پسپۆریەکەی زۆر باڵا دەستبی. سەرەوە گوێ لە خوارەوە ناگرێت ڕەنگە کەم تا زۆر وابێ، بەڵام ئەو فترەی من ڕێوبەری گشتی سەرپەرشتم بووم، ئەو وەخت من مانگانە تەقریرێکی مفەسەڵم دەدا ئەنجومەنی وەزارەت کە کۆی ڕای مدیری سەرپەرشتیکردنی پارێزگاکان ئەوانیشم ئیجبار دەکردم ڕای سەرپەرشتیارەیەکەمەکان وەربگرن، سەرپەرشتیارەیەکەمەکانیشمان پابەند دەکردن کە ڕای هەموو سەرپەرشتیاران کۆ بکەنەوە و تەلخیص بکەن و سەرپەرشتیارانی ڕای مدیر و مەکتەبەکان. بەو تەقریرە فەسلیە کە تەقدیمم دەکرد کۆی واقعی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا بە واضحی ڕوون دەکرایە و دەخرایە بوو. مامۆستا شاو بۆ ڕێز و احترام هەیە دەڵێ ئەم شێوازە ڕووکەشیە، لەبەر ئەوە دەڵێن ڕووکەشیە لەبەر ئەوەی کە زۆر جەخت کراوەتەوە لەسەر نوێکردنەوەی قوتابخانە یاغکردن و دابینکردنی کەلوپەل و هەندێک شت، بەڵام ئەمانە دیارن، بەڵام زۆر شتی نادیاریش لە سیستەمەکەدا هەیە کە وەکو ئەوە بەرجەستە نینە، بەڵام کاریەکان کاتی زیاتریان دەوێت. ئەوانش بەشێکن لەوەی کە قوتابخانە ئەگەر باش بێ ئەکید قوتابی مرتاحتر دەبێت و ئەکید باشتریش فێر دەبێتن، بەڵام کە تەرکیز لەسەر بواری پەروەردە و فێرکردن دەکەینەوە ئەوە لە دانانی بوارەکانیش پێش ئەم بوارەی جەنابەت ئاماژەت پێ کردووە هاتووە و لە بەردەستیشمانە لە داهاتوودا ئەو قوتابخانانەی کە بینایەیان باش نییە نەکەونە ژێر کاریگەری ئەوەی کە ڕێزبەندیەکی خوارەوە بگرن بە هۆکارێک کە لە دەسەڵاتی ئەواندا وردکردنەوەی ئەنجامەکان ڕەنگە هەندێک ڕێزبەندی بگۆڕێ لە داهاتوودا. اینجا ئەوانەی ئاسی چوار وەردەگرن هەم بە باشەکانن. من ئەو مەوضوع ناچمە تەفاسیل لەگەڵتم، بەڵام ئەگەر دکتۆر هیمداد لە داهاتوودا بابەتێک دابنێ لەسەر ڕەخساندنی هەلی یەکسان بۆ قوتابیان، سیفەتێکی سەرکەوتووی هەر سیستەم پێشکەوتووی فێرکاری دنیای پێشکەوتوو ڕەخساندنی هەلی یەکسانە. ئەوەی دای ئێمە هەیە قوتابخانەی ئارەزووی زۆری لەسەرە بەهرەداران و ئەوانە ناپەروەردەین بەڕێی من ڕێیەشم بە سەراحەت لە ئەنجومەنی وەزارەت دەربڕیوە، بەڵام تا کوێسە سەرکەوتو نەبوویمەکە ڕای هاوکارانم بگۆڕم لە وەزارەت جا تا حدێک لەگەڵدا، بەڵام ئێواران قوتابخانەیەکی ئاساییە، کاتێک ئیهمال دەکرێت لەلایەن پەروەردە یاخود بەڕێوەبەرێک و یاخود دەچنە ئەوێ مانای ئەوە نییە قوتابخانەیەکی ئاسایی نییە و هەمان پێوەر و هەمان هەڵسەنگاندن لەسەری جێبەجێ نابێت. هەمانە قوتابیانە دەچنە زانکۆکان و هەمان منهەج دەخوێن. اینجا بەڕێوەبەر سەردانی مامۆستا ئەگە مامۆستا هەڵەبکە هەست پێ ناکە ئەوە پێشتر ڕوونم کردەوە و مەسەلەی دەرچوون و دەرنەچوون و بابەتی هەبوونی ئیمتحان و فێر نەبوون ئەوەش وڵڵاهی دکتۆر هیمداد ئەمەش بابەتێکی زۆر گرنگە، ئەگەر وبینارێکی تایبەتی بۆ تەخسیس بکەن هەست ئەوە بکەن. کاک عەبدولقادر کاکە سوور برایەکی بەڕێز و خەمخۆرێکی دیاری بواری پەروەردە و فێرکردنە لە هەرێمی کوردستان لە ڕێگای ڕێکخراوەکان، بەڵام وەکو دڵسۆزێکی بواری پەروەردەی کوردستانیش ڕاست دەکەی. جاردنی سەرپەرشتیاراندا پێویستە ڕەتشاوی بوونی خەسڵەتی سەرکردایەتی لە تاکدا ئەوە و ئەم ساڵ 382 پێ سەرپەرشتیاری ڕاگەیەنراوە بۆ یەکەم جار خاڵەکانی مقابلە لە 10 خاڵەوە کراوەتە 30 خاڵ لەسەر ئەو بنەمایی کە مقابلەیەکی هێر و تەسەل تا حدێک هەندێک شت لەو تا دۆزرێتەوە، یعنی تەنانەت ئەگەر لە ئیمتحانیش دەرس
ئەم 30 دەرەجەیە کاریگەری بێ لەوەی کە منافسەی کەسانێک نەکە ئەگە دەرەجەی کەمیان لە تاقیکردنەوەی نووسینەکی هێنا بێ بەڵام سیفاتی سەرکردەی تێدا هەبێتن. بەڵام من لەگەڵتم من تێبینیم ئێستاش هەیە لەسەر بەرجەکانی دانان و وەرگرتنی سەرپەرشتیاران و بە تەواضعیشەوە دەڵێم یەکەم کەس لە هەرێمی کوردستانە کە پێوەری وردی دانان بۆ دانانی سەرپەرشتیاران بەندە بوو لە 2007 کە دەست بەکار بووم. بەڵام من تەسەورم دەکرد و چاوەڕوان بووم ئەو فلتەر و مەرجانە بەهێز بکرێن بەڵام هێدی خەریکە خاو دەبنەوە. ڕۆڵی دایک و باوک تێدەگەم لە بۆچوونەکەی جەنابەت ناقشەیەکی زۆر هەڵدەگرێتن کۆبوونەوەی تایبەتیشمان کردووە جەنابەت ئاگاداری لەسەر ئەم بابەتە. بەداخەوە کۆمەڵگەی ئێمە لە ئاستێکدایە کە بەداری دایک و باوک و کەسوکار زۆر کارا نییە، زۆر کاریگەر نییە، یعنی هەندێک جار تەنانەت بۆ یەک لایەن استفادەی لێکراوە ئەگەر پارەدارێکە بێ خدا پێداوێکە بێ ئامێرێکی فۆتۆکۆپی یاخود شتێک دابیم کە بۆ قوتابخانە کەم جار کەسوکار توخنی ئەوە کەوتووە لەسەر پرۆسەی فێرکردن و فێربوون بوەستێ لەسەر گۆڕانکاری ڕابیان بوەستێ. بەڵام بابەتەش بابەتێکی گرنگە پێویستە لە بینی ئەم پرۆژەی بنیادنانی تواناکانی برتش کاونسڵ و ئەو هەوڵ و تێکۆشانەی کە یونیسێف داویەتی بۆ کاراکردنی ئەنجومی دایکان و باوکان ئەوەش هیوادارم زیاتر لەسەردا بنشین و یەکلار بکەینەوە لە بەرژەوەندی قوتابخانەکاندا. بەپێی ئەو تەقریرانەی کۆبۆ لاوەکان کە دیار دەکرێت قوتابخانەکانی ئاسیەت پێویستە تەدەخل لە وەزارەت و لە دامدەستگاکانی سەروتری پەروەردە و فێرکردن بکرێ و فعلەن ببێتە بنەمای گۆڕانکاریەکانی سیستەم و ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە و پێداچوونەوەیان پێدا بکرێ. ئەگەر نەکرێ ئەوە فێر خۆمان دەکەین. من کار دەکەم بۆ ئەوەی هاوکارانم هەم بدەم لە ئەنجومەنی وەزارەت کە بەو ئاراستەیە هەنگاو بنین. دڵنیای جۆری بابەتێکی دیسان گرنگە من ناکرێت لە هەر بابەتێک بڵێم دکتۆر ئیمداد بابەتێک بۆ مەشتەرم کە بەڵام ڕاستە کۆی پرۆسەکە دڵنیای جۆریە بەڵام دوو بابەت هەن لە دڵنیای جۆری. دڵنیای جۆری لە بواری کارگێڕی کە من دبلۆمێک لێ هەیە جیان لە شتانێک کە دکتۆر باسی کرد بۆ ماوەی ساڵێک لەگەڵ مەسەیەکی بەریتانی بەشداریم کردووە ئەوەی هەیە لە وەزارەتی پەروەردە وەکو مدیریەت ئیداریە. بەڵام لە بواری پەروەردە یاخ لە بواری فێرکردن کە لە تعلیم عالی کەم تا زۆر پەیڕەو دەکرێت ئەوە جەوهەری بۆ ئێمە. بەڵام ئەم شێوازە نوێیە جەخت لەسەر کوواڵەتی دەکاتەوە بە شێوەیەکی گشتی. بەڵام بە خۆت دەزانی گۆڕانکاریەکان لەو بوارانەدا ئەنجامەکانی درەنگ بە دەردەکەون. دەستت خۆش بی زۆر سپاس بەڕێزان لەبەر کاتەکە هەر یەکە یەک دەقەتان پێ دەدەم ئەگەر کەمتریش بێ باشترە لەبەر کاتەکە مامۆستا ژیان ساڵح فەرموو دوای ئەوە مامۆستا عەلی محەممەد دوای ئەوە مامۆستا سەعید بە سڕە پێدادن ناچارم مامۆستا ژیان فەرموو تکایە یەک خولەک ئەگەر قسەکانتان کورتکەنەوە بۆی زۆرترین کەس بەشداری کە مامۆستا ژیان ساڵح فەرموو. بەڵێ نازەم دەنگمەکە بەڵێ دەکات فەرموو. باش کاک دکتۆر باش مامۆستا بورهان بەڕاستی دەستە خۆش بێ توانێت وروژان بەڕاستی من خۆم وەکو سەرپەرشتیارێکێکم لەوانەیە کە زۆر گرنگی بەم بەم هەڵسەنگاندنە ئەدەم. بەڵام من یەک پرسیارم هەیە بۆ جەنابی کاک بورهان. ئێمە لە سلەیمانی دوو هینمان هەیە دوو ئامادەیمان هەیە دوو سەرپەرشتیاری ئامادەی ئەوانەی ئەو سەرپەرشتیارانەی کە ئەندامن لە محافەزە بڵین کوالیتی محافەزە تەنها لە سەرپەرشتیاری ڕۆژهەڵات هەڵبژێردراون. ئێمە وەکو ڕۆژئاوە مەکتەبیشمان زیاترە و ئەندامیشمان نییە. یعنی چۆن ئەمانە چارەسەر ئەکرێ؟ عەدەدی مەکتەبەکانی ئێمە زۆر زیاترە لەوە ینی کۆمەڵی کێشە دروست بووە لە لای ئێمە چواردانراوە لە ڕۆژهەڵات نابێت چواردانرێ. ئایا چوار دەرەجە نییە نمرە نییە؟ ئایا یەکیش هەر نمرە نییەوە کۆی کە دانراوە؟ من نامێ زۆر کاتە بگرم. یەک داوام لە کاک بورهان هەیە یەک خستنی هەردوو ئیشرافەکە
بۆی ئێمە بزانین کێ نوێنەری ئێمە یعنی ئێمە هیچ نوێنەرێکمان نییە لە دەستت خۆش بە مامۆستا. سەرچاو زۆر زۆر سپاس مامۆستا ژیان گەیشت. مامۆستا عەلی محەممەد، مامۆستا عەلی فەرموو. ئەلو بەڵێ مامۆستا ژیان فەرموو. دەستان خۆش بێ بۆ سازدانی ئەمێ بنارە، دەستخۆشی لە مامۆستا بورهان دەکەین. سەبارەت بە پرۆژەی بنیاتانی تواناکان من بەڕاستی بە هەموو کەم کوڕیەکانیەوە بە پرۆژەیەکی باشی ئەزانم و لە ماوەی ئەم 3 ساڵەدا هەز دەکەم دۆڵۆک گروتینێکی زۆری خستۆتە ناو قوتابخانەکان بەڕاستی کە پێشتر ئەمە بە شێوازێکی لاواز بەدی دەکرا. سەبارەت بە فرامۆشکردنی ڕۆڵی پسپۆری کە مامۆستا بورهان باسی ئەوەی کرد کەم ئەرکە لەسەر شانی سنتەرەکانی ڕاهێنانە، بەڕاستی ئێمە لە کاتی هەڵسەنگانی دەرەکیدا بۆمان دەرکەوت کە ڕێژەیەکی زۆر لە مامۆستایان بەڕاستی تا ئێستاش بە شێوازێکی کلاسیکی وانەڵێنەوە و شارەزایی باشیان نییە لەسەر شێوازە تازەکانی وانەوتنەوە. بۆیە بەڕاستی پێویستە سنتەرەکانی ڕاهێنان چالاک بکرێن و ساڵانەش بودجێک دابنرێت بۆ کردنەوەی خول بۆ مامۆستان لەلایەکە و لایەکی تریشەوە من بە پێویستی دەزانم ساڵانە لە سەرجەم هاوڕێی ڕەخنەگری قوتابخانەکان سیمینار بۆ قوتابخانەکانیان ئەنجام بدەن لەسەر شێوازە تازەکانی وانەوتنەوە و داوا لە مامۆستان بکەن کە بەردەوام خوان ئەبدەیت بکەنەوە بەڕاستی بە دوای زانست و زانیاری تازەدا بگەڕێن و تەکنیکی زۆرا و زۆر و جیاوازیش بەکاربێن لەوانەوتنەوەدا. بەڵام بەڕاستی ئەوەی کە کەمێک سەرپەرشتیارانی سار کردوتەوە لە ئیشەکەی خۆیان، ئێوە وەکو بۆ خۆتان دەزانن ئەمڕۆ سەرپەرشتیار پێویستە بە ساری خۆی بە بەنزینی خۆی بچێت بۆ دووترین گوند سەردان بکات. بەڵام بەڕاستی ئێستا ئێمە لە مانگی یەکەوە تا ئێستا ئیفادی مانگی شماوەڕ نەگرتەوە مانگی شەشە. پێویستە بە دوواداچوونێک ڕاستی بۆ بکرێت بۆی سەرپەرشتیارانی شەکانی خۆیان باشتر و بە گروتنیێکی باشترەوە بکەن. زۆر سپاس بە مامۆستا عەلی، زۆر سپاس بۆ پابەندیشت بە کاتەکە. مامۆستا سەعید ئەحمەد فەرموو. ئەگەر ئاگامان لە کات بێ با برادرانی تر بەشدار بن. فەرموو مامۆستا سەعید. مامۆستا سەعید ئەحمەد. ئەلو، سڵاوتان لێبێ. سڵاو لە جەنابشت فەرموو. بەخێرەیە ئەچمە ناو بابەتەکەەوە. شێوازی هەڵسەنگاندنی پێشومان ئامانجەکانی تەقویم و تەطویر بوو، بەڵام لە ڕاستیان نە تەقویممان تەقویم بوو نە تەطویرمان تەطویر بوو. ڕێژەی ئەو مامۆستانەی کە هەڵسەنگاندنمان بۆ کرد نایاب و زۆر باشەمان بۆ دانان لە ڕێژەی نایاب و زۆر باشەکانی ئەمریکا و فنلەندا و سنگافورە زۆر زیاتر بوو، بەڵام واقعی خۆمان وانە بوو. من لەگەڵ گەڕانەوەی لە سەداسەدی ئەوەی پێشوان نیم بە هیچ شێوەیەک، بەڵام ئامانجی ئەم شێوازە نوێیە سەدیق ناقد دعم و ئیسناد و متابعەیە. ئەو سێ وشەیە ئێمە ئەتوانین دعم بکەین. ئایا سەلاحەتی دعممان هەیە؟ سەلاحەتی ئیسنادمان هەیە؟ نەخێر نیمان ئەو سەلاحەتانە. یا داشتێکە ئینوسین بەگوێمان نەکرێ یا بەگوێمان ناکرێ. لە پلانە ئەوانەی کە اختصاسیان پلانە جوان لەمە تێئەگەن ئەڵێ الخطة تبنى على الرؤية. باشە توخوا ئەو قوتابخانە و خوێندنگایانەی ئاستی چواریان هەیە کامیان دیدەکەیان تاوە؟ من ئەتوانم بێنم بڵێم یەک دانەیان دیدی تاو نییە ئەوەی کە من متابعەم کردوێ بۆ خۆم. بە خوێندنگەکان و قوتابخانەکان وتراوە لەسەر 3 ستاندارد 2 ستاندارد 4 ستاندارد پلاندانێ. ئەڵێ ئەی بۆ لەسەر هەر 25 داینەنێ. خۆ فەلسەفەی ئەم شێوازە ئەوەیە کە کارکردن بە پلان بێ نەک بەبێ پلانی. ئەڵێ ئاخر خوێندنگە و قوتابخانەکان توانایان نییە لەسەر 25 ستاندارد بکەن. ئەی کە توانای نییە چۆن ئاستی 3 و 4 بۆ دانی؟ ئەمە خاڵێکی کە لاوازی ستانداردەکان خۆی لە خۆیان کێشەیەکە. ئەو ستانداردانی ئێمە وەرمانگرتووە. من مقارنەم کردو بە هیچ دەوڵەتانی دراوسێوی نەفسی بەریتانیاش وا سیفاتەکان کە حکمە لەسەر ستانداردەکان ئێمە ڕوباعیە، ئەوان هەنێکیان خوماسیە، هەنێ ئاستمان هەیە ئێمە ئاستی 4 بۆ دانین بە پێی واسفاتەکە، ئەوان کە خوماسیشە ئاستی 2 بۆ دانێن. بە هەمان واقعکە هەیە. خاڵێکی کە ئەو خوێندنگە و قوتابخانانەی کە هەڵسەنگاندنیان بۆ کراوە وەرە عادەی هەڵسەنگاندنیان بۆ کەرە و لیژنەکان بگۆڕە. من دڵنیاتەکەمەوە هیچی هەمان شت دەرناچێ، ئاستەکانیشی زۆربەی ئەگۆڕێ. باشە ئێمە ئیش لەسەر ستاندار دەکەین، معیار ئەبێ ثابت بێ. ئەگەر معیار ثابت بێ خۆ ئەبێ عادی هەڵسەنگاندن بکەیتەوە دووبارەی بکەیتەوە، خۆ ئەبێ هەمان ئەنجامی بۆ دەرچێ، بەڵام ئەنجامەکان ئەگۆڕێ. دەست خۆش بێ مامۆستا جان. ئەگەر ساڵم زۆر نووسیوە بەڵام
دەست چاوت داوای خۆش لێ بدن بۆ کار زۆر سپاس مامۆستا بەچاو. ئاشتی کەمال مامۆستا ئاشتی فەرموو ئاشتی کەمال فەرموو مامۆستا ئاشتی لەبەر کاتەکە بەڕێزان بە زیاتر وەردەگرین فەرموو ئاشتی کەمال ئەو جارش فرسەت دەدەین مایکەکەت بکەوە بێ زەحمەت فەرموو فەرموو قسە بکە جێتان لێمە قوربان بەڵێ مامۆستا ئاشتی فەرموو سڵاوتان لێ بێم کاتتان سپاس بۆ بەرنامە جوانە قەشەنگە من وەکو سەرپەرشتیارێک یاریدەری سەرپەرشتیار یەکەمم یەک تێبینیم هەبوو کە حەزمە کرد بەرنامەکە بەم شێوازە بۆ زیاتر ئەویش کە کاک بورهان کە باسی ئەم شتانەی کرد باسی ئەم بەرنامەی کرد ئێمە چەند جارێ ئەمە خولمان بینیوە چەند جارێ دۆرە بینراوە هەموو ئەم شتانە باس کراوە کە باسەکرێ مامۆسایان خولیان بینیوە وەکو سەرپەرشتیاران بۆیە پێم باش بوو ئەنجامی هەڵسەنگانەکەی باس کردایە زیاتر ئێمە ئەمساڵ هەڵسەنگاندنمان کرد هەڵسەنگانێکی تێر و تەسەل کراوە لەوانەیە کۆمەڵێک کەم و کوڕی هەبوو بێ کۆمەڵێک شت هەبوو بێ کە بۆ ئەم ساڵ هەوڵ بین بۆ ساڵی ئایندە چاکیکەین بۆ ساڵی ئایندە وای لێ بکەین کە هەنێک کەم و کوڕی هەبوو چاکمان کردایە لە ئەنجامی ئەو تێبینیانەی کە هەمانە ئێمە یاخود کاک بورهان کە لە ئەنجامی ئەم بەرنمەیە کە دیوەتی خۆزگە بەرنمەکە زیاتر لەو شێوازە وایە کە باسی ئەو کەم و کوڕیانە بکرایە نەک باسی ئەوانەی کە پێ چی بکرێ و چۆن بکرێ ئەوەی کە وتی هەمومان لە کتێبەکاتی ومانە هەموویمان خوێندوتەوە سەرپەرشتیاران هەمووی بۆ چەند جارێک خۆلیان بینیوە ئەتوانم بڵێم تازەگەریەک نەبوو ئەوەنەی کە بیرخستنەوەیەک بوو ئەبدێتێک بوو بۆ بەرنمەکەی خۆمان ئەگەر بەهاتە ئەم بەرنامە یاخود جەنابی کاکمیداد کە ئەم بەرنامەی ڕێخستۆ دەستخۆشی لێ یەکەم بکرێ ئەگەر بەرنمەیەک لەسەر ئەو شێوازە بکرێت بۆی بزانین بۆ ساڵی ئایندە چی بکەین چۆن هەوڵ لەم بەرنمەیە تێروتەسەل بکەین باشتری بکەین وەم جۆرە بەرنمەی بەڕاستی بە بەرنمێکی سەرکەوتوم داناوە هیوادارم بتوانین بەردەوام بینم جۆرە بەرنامانە و دەستخۆشی بۆیەوەش کاتان زۆر نەگرم زۆر سپاس ڕەنگە دوای ئەمن وەڵامێکم هەبێ بۆەوە مامۆستا نەریمان وەرگین مامۆستا نەریمان حەسەن عەلی مامۆستا جان فەرموو مامۆستا نەریمان مایکەکەت بکەوە فەرموو بەڵێ مامۆستا جان سپاس دەستخۆشی بۆ جەنابی بۆ کاک بورهان هیچ زۆر سپاس دەکەم من 4 خاڵم دەنگەکە لای من زۆر نزماگەریان دەنگت بەسکەویان لە مایکەکە نزیک بیەوە بەشە ئێستا باشە بەڵێ فەرموو من 4 خاڵم هەیە بە خێرایی دوای دەستخۆشی طبعاً من خۆم ئەندامی لیژنەی دڵنیایی جۆری پارێزگای سلێمانی بووم ئیشەکان بە ڕێکوپێکی ڕۆیشتووە بەڕێوە و ئیشەکان زۆر جوان بوون لەگەڵ ئەوەی کە چەند ملاحەزەیەکمان هەیە ئەم ملاحەزانەی من تا ئێستا بەشێکی سەرپەرشتیاران باوەڕیان بەم پرۆژەیە نییە و ئیمانیان پێی نییە و بەڵام ناچار لەگەڵ یا ئەڕۆن و بەڵام هەوڵی تەواویان نەداوە بۆ ئەوی بگەنە ئەنجامێکی باش وەکو ئەو سەرپەرشتیارانەی کە پێشتر هەوڵیان ناوە ئەمە یەکەم خاڵمە کەواتە ئەبێ وایان لێ بکرێت کە قەناعەت بە ئەم پرۆژەیە بێنن دووەم تێنەگەیشتنی کۆمەڵێک سەرپەرشتیار لە پرۆژەکە کە هەم ئەگەڕێتەوە بۆ سەر خاڵی یەکەم کە ئەوانەی کە ئیمانیان بەم پرۆژەیە نیە و ئیمانیان بە گۆڕانکاریەکە نییە وای لێ کردووە کە نایەنەوێت تێبگەن یا خۆ تێکەڵ نەبوون بە پرۆژەکە بەگشتی سێم کۆمەڵی راپۆرت هەیە کە ئەنێرێت بۆ وەزارەت بەبێ وەڵام ئەمێنێتەوە وەڵام وەرناگرینەوە چوارەم خاڵم کە لیژنەی هەڵسەنگاندنی بەعام هەموو هەرێم نەک تایبەت سلێمانی بەشێکی زۆر مجاملەی تایە لەلایەن لیژنەی هەڵسەنگاندنەوە بۆ هاوڕێ ڕەخنەگر یاخود بۆ بەڕێوەبەری قوتابخانەکە کاتی وا هەیە بەڕێوەبەرەکە مەیانەی زیاتر لەگەڵ سەرپەرشتیارەکانە هەیە یاخود هاوڕێ ڕەخنەگری مەکتەبەکە ڕەفاقەتی لەگەڵ لیژنەکە هەیە ئەڵێ تۆ ئاگال لەو مەکتەبە بێەوە هی منە و ئەوە زۆر باشە وایە ئەو مجاملەیە هەوڵ بدرێ بە شێوازێک لە شێوازەکان نەهێڵرێتەوە من وەختی خۆشی پرۆژەیەکم تەقدیم کرد بۆ ئەو بابەتە کەوا ڕۆژهەڵات بۆ ڕۆژ ئاوای بکات ڕۆژئاوا بۆ ڕۆژهەڵاتی بکات بۆ ئەوەی ئەو عیلاقەیە کەم بێتەوە و زیاتر کارەکە پرۆفیشناڵانە بێت و ئەو پرۆژێم ماوە ئەگەر ویستان ئەتوانم بۆتان بنێرمەوە
زۆر باشە دەست چاوت خۆش مامۆستاجان زۆر سپاس زۆر سپاس پرسیارەکان زۆر مامۆستا بورهان بەس دوو کەس تریش ماوە ئەوانش وەرگرین لەبەر کاتەکە وەبزانم دکتۆر ئیسماعیل عەبدوڕەحمان زانکۆی پۆلیتێکنیک دکتۆر ئیسماعیل ئەگەر بە کورتی بێ فەرموو دوایش مامۆستا ئاراز زێندین وەردەگرین کە ئەویش بەرەبەری وەبزانم سەرپەرشتیاری دكتور اسماعيل عبد الرحمن مامۆستا اسماعيل بەڵێ کاکە سڵاوتان لێبێت عفو مامۆستا اسماعیل فەرموو بەڵێ من مامۆستا اسماعیلم لە پەروەردەی پشدەرەوە سەرچاو مامۆستاجان فەرموو سەرپەرشتیاری زمانی ئینگلیزیم دەستان خۆش بێ کاک دکتۆر دەستخۆش دەکات مامۆستا بوران دەکەم بۆ سازدانیە و وێ بنارە بەڕاستی من بە شتێکی پێویستم زانی کە ئەو وێبنارەتە ئامادە کردووە دیارە و پرۆژەیە بەڕاستی پرۆژەیەکە من بە قەناعەت بۆ پەرقەناعەتەوە دەڵم پرۆژەیەکی زۆر باشە جموجۆڵێکی زۆری خستۆتە ناو قوتابخانەکانەوە لە زۆر لایەنەوە بۆ نمونە لە ڕوانگەی بەشداری پێکردنی داوی بابان و لە ڕوانگەی بەشداری پێکردنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراو خۆجیەکان لە قوتابخانەدا کە دەستی هاوکاری بۆ قوتابخانەکان درێژ دەکەن وە هەم لە پاڵپشتی مادی و معنەوی بەڕاستی دامی قوتابخانەکان دەکەن مەکارێکی باشە لە زۆر ڕوانگەی تریشەوە کە بۆتە هۆی پەرەپێدانی ژینگەی قوتابخانەکان و پاک و خاوێنی و دروستکردنی تەبایی و ئیشکردن بەگرو لە قوتابخانەکان ئەمە هەموو کاری باشە و پرۆژەیە بەڵام لەگەڵ ئەوانەشدا بەڕاستیان دەکەم و کورتیمان هەیە کە پێویستە 50% دابنین بۆی بتوانین چارەسەریان بکەین لەشێک لەو کێشانەی کە هەیە بەڕاستی زۆربەی سەرپەرشتیارەکانمان سەرپەرشتیاری پسپۆڕین لە ڕووی کارژێڕی و شارەزایشی ئەو تۆیان نییە بەڵام ئێستا کە دەبنە هاوڕێی ڕخنەگری قوتابخانەکان کارەکان لە 180 کاری کارژێڕین بۆیە پێویستە خولی درێژخان بکرێتەوە بۆ سەرپەرشتیاران تاوەکو لە ڕووی کارژێڕیەوە زانیاریان پێ بدرێت خاڵێکی تر کە یەکێک لە گرفتەکانی ترە ئەویش نەبوونی پەیمانگای ڕاهێنانە لە قەزاکان پەیمانگای ڕاهێنان بەس لە ناوەندی پارێزگاکان هەیە لە ناوەندی قەزاکان ئێمە پەیمانگای ڕاهێنانمان نییە تاکە شتێک ئێمە کە لە پەروەردەکان هەمان بوو یەکەی ڕاهێنان بووە وحدەی ڕاهێنانمانە بوو بەڵام ئێستا وحدەی ڕاهێنانەکانیش لەلایەن وەزارەتی پەروەردە و هەڵگیراوەتەوە یعنی ئێستا ئێمە لە پەروەردەکەی خۆمان یەکەی ڕاهێنانیشمان نییە تاکو مەشق بە مامۆستایان بکرێت لە ڕووی فێرکردن و فێربوونەوە دڵنیاشتان دەکەمەوە بەشی زۆری مامۆستایانی ئێستا بە تایبەتی لە قەزاکاندا مامۆستای وانە بێژن ینی مامۆستای میلیاک کەمە ئەو مامۆستای وانە بێژانەش کەم تا زۆر ڕاهێنان هیچ ڕاهێنانیشان نەبینیەوە ئێمە ئەوەندەی کە ئێمە من ئاگادارم تقریبا لە 2002 من سەرپەرشتیار لەمەوە 12 ساڵە لەو کاتە لە 2015ەوە هیچ خول و ڕاهێنانێک بەڕاستی بۆ مامۆستا نەکراوەوە لە پەروەردەی پشدەر و لە پەروەردەی ڕانیەش ئەن لەو دوو پەروەردەی هیچ خولێک بۆ مەشق پێکردنی مامۆستایان لەسەر شێوازی نوێوانەوتنەوە بەکارهێنانی هۆیەکانی فێرکردن هیچ شتێکی لەو بابەتە بەڕاستی بۆ مامۆستایان نەکراوەتەوە بۆیە دەتوانم ئیسماعیل لەبەر کاتەکە ئەگەر مەجالمان بدەیت وەڵا یەک خاڵماوە خاڵێکیان ئەویش بەڕاستی پاڵپشتی وەزارەتی پەروەردە و حکوومەتە بۆ قوتابخانەکان لە ڕووی مادیەوە بڕاب کە کاک دکتۆر بەشی زۆری قوتابخانەکان پێویستیشی زۆریان بە پێداویستەکانی خوێندنە بە هۆیەکانی فێرکردنە بە چاکردنی بیناکانیان ینی بەشێکی زۆر بیناکانی پشدەر بڕاب کە ینی مەترسی ڕوخانیان هەیە و ئێمە بەدان راپۆرتشمان بەرز کردوێتەوە بۆ سەر و بۆ وەزارەتی پەروەردە و بۆ حکوومەت بۆ جهەتی معنی کە ملانێکەوە قوتابخانانی کە دیوارەکانی خەریکە دەستێن بەسەر قوتابیاندا چاک بکرێن بڕوا بکەیت وەڵامێک نەبوو تاوەکەیە دەستت خۆش ئیسماعیل زۆر سپاس سپاس مامۆستا ئاراز زێندین مامۆستا ئاراز زێندین هیچ با قسە بکە فەرموو کاتەکەمان تێپەڕ یا مامۆستا بڕان بە سەریعی بەسەریان باش مامۆستا ئاراز سلااو ڕێز سەرەتا لە مامۆستا بڕان دواتریش لە جەناب و لە هەموو بەشدار بووان بەڵی بۆ ناو نیشانەکەی خۆم بۆ ڕاستکردنەوە لە بۆ زانیاری یاریدەری بەڕێوەبەری سەرپەرشتیکردنی هەولێر ئەوە دواتر من دوو پرسیارمە بۆ پرسیارێکیان کرا چاوەڕوانی وەڵامەکەمەوە لە مامۆستا بڕان پرسیارێکمشمە بۆ ئەو ساڵە کە وا بزانم بە شێوەیەکی گشتگیری پرۆسەکە جێبەجێ کرا لە شێوازی نوێی بەتەنها بەڵێ ئەوەی ئێستا هەڵسەنگانی دەرەکی ئایا وابزانم ئەوەی بە کەزانی بیتمان کە ڕادەگەیەندرێت لەسەر ئاستی وەزارەت و هەروەها کار بە دەرەنجامەکان دەکری ئەو سەریاننا لە ئیمکانیەتدا هەیە دەستت خۆش دووبارە سپاسان دەکەم جەزات دەستت بەرز کردەوە بەزوڵە وەختەکەمان کەمە بەسپەرمەوە توش دەقەکرد دەدەینێ لەبەرەوەی لە زۆربەی وێبینارەکان لەگەڵمان بەشداری فەرموو مامۆستا جەزات مایکەکەت بکەوە
مایکەکەت نەکرایتەوە مامۆستا جەزا فەرموو ئێستا گوێتان لێمە جان بەڵێ فەرموو ئەم کاتتان باش زۆر سپاس کاک دکتۆر وەڵای من وەکو کەسێکی پەروەردگار حەزەکەم لە هەموو سیمینار و شتەکانە بەشدار خۆش بێ بەڕاستی جێگە دەستی بەڕێز زۆر دیارە من هەتا ماوم دەستخۆشی لێ یەکەم کەسێکی لێبوردوانە لە هەموو بوارەکانی پەروەردای شەکەوی دەستی خۆش بێت زۆر سپاس بۆ مامۆستا بورهان ئەلگوشیش کە بەشدار بوو لە مینە بەڕاستی من وەکو ڕاهێنەرێک زۆر بابەتە بوو باسی کە پێشووتریش هەر گوێم گرت هەر گوێم گرتم زانم لەو لاشەوە دەستم هەڵبڕی بوو هیچ نەبوو شتێک نەبوو بەڵام من یەک سەرنج ڕای کێشام لەسەرەوەی کە مامۆستا بورهان باسی کرد سەرپەرشتیاری بەڕێز کە ئەچێتە ژوورەوە بۆ مشاهدەی مامۆسای بەڕێز تەبان خۆی ئەزانی ئێمە ستانداردی دە تا 15 مارێت ئەم ستانداردی تا 15 بەڕێوەبەر حتا ئەو یاریدە دەرانێک کە قوتابخانەکەیان عەدەدی مامۆسایان زۆرە چن بۆ دەدە بۆ 15 تەقیمی مامۆساکەن لە بواری فێربوون و فێرکردنە ئەداکە بیزەبت تەواوە ئەوە خاڵێک خاڵی دوم بەواقعی لەسەر ستانداردەکانی 1 و 2 3 و 4 ئێمە حاڵەتێکمانەیە دەردی مامۆستا نێریمان وتی بەداخەوە مەحسوبیەت هەیە چ لە لای ئێمە و چ لە لای ئەوانیش باسی ئەم لاولا نەکەیت بەداخەوە زۆربەی کات سەرپەرشتیارانی لیژنەی هەڵسەنگانی دەرەکی لەگەڵ هاوڕێی رەخنەگرا بەداخەوە ئەو کۆنتاکتە لاوازیان هەیە من بە لاوازێ زانم چکە من ئێستا بۆ نمونە 3 قوتابخانە 4 قوتابخانە لە ئەستۆمایە هیچ پێویست ناکە بە لیژنەی هەڵسەنگانی دەرەکی بڵێم چاو لە قوتابخانەکەم بێت من بە درێژایی ساڵ لەگەڵیان ساڵە 2 ساڵ لەگەڵیانە ئەی ئیشی من چییە من ئەگەر ڕاوێژکاریان نەبم ئەیکە من ڕاوێژکاریان واتە من سەرپەرشتیار نیم واتە من بەستە نەهاتووم کۆمەڵێک شدێ ڕۆژانە بەسەرێ بم وەچم لەوێ کاتەکەم بەسەرە بم و تەواو ئەمە خاڵێکە بەڕاستی ئەبێ وەزارەتی پەروەردە بە داداچوونی بۆ بکە ئیشی لەسەر بکە خاڵێک کەش کە بەڕاستی زۆر گرنگە بەداخەوە زۆربەی زۆری سەرپەرشتیاریان و بەڕێوەبەری قوتابخانەکان تا ئێستش معارضن لەسەر بنیادنانی تواناکان کە بە ناوی بریتیش کاونسڵ هاتووە بەڕاستی ئەمەوە گەێنێت چکە مەحسوبیە دێ لە هەردوولا ئەم ئەو دایناوە ئەم ئەوەی داناواتە پێوە نێسە بۆ نمونە من کە بووم بە سەرپەرشتیار بڕواتان بێ ساڵێک و 2 مانگ سعیم کردووە 4 ئیمتیحانم ماوە دوایەوە مقابلە بە هەموو شتێک پلەی 73.6 مێناوە اینجا بووم بە سەرپەرشتیار ئەگەر بشم ویستە لەلایەنی کەوە تێگەی ئەم بەڵام ئەوە لە دەستت خۆش بێ مامۆستا لەبەر کاتەکە ئەگەر مەجاڵمان بدەیت وەڵایشتم زۆرە بوو بەس ئەم شەو دەستت چاوت خۆش بێ مەمنونم سپاسی تۆکەم تۆ پێشەنگی لە شتەکانە چاوم وڵی بەڕێزێک دەستی بەرز کردێتەوە ناوی نەنووسراوە ئەوش ئەگەر ڕخسەتی جەماعەت هەبێ ئەوش وەردەگرم مامۆستای بەڕێز فەرموو بەس نووسرا ئایفۆن بەس خوشکێکەوە بزانم عینەکی لە چاوەگەر ڕسمەکەی دەرچوو دوایی نەما نازانم ئەگەر خۆت بناسیێنی یان ئەگەر قسە بکەی فەرموو مایکەکە بکەوە فەرموو ئەلو بەڵێ مامۆستا فەرموو زۆر سپاس بەنای خوای گەورە میرەبان من مامۆستا دڵسۆزم هەرچەنە لە پێشەوە ئاگاداری نەبووم هەندێک شت زۆریان وت هاوکارەکانم بەڵام ئەوەی کەم نەمێ قسەی لەسەر بکەم پێویستە لە هەڵسەنگانەکانە گرنگی زۆر بە پلان بدرێ پلانەکان بە هەموو شێوەکانی ڕوون کرێتەوە بۆ خوێندنگەکان هەتا بۆ سەرپەرشتیارەکان جگەلەوە ئەوە ئێستا کات نییە بۆیە زۆری لەسەر ناڕۆم واقعی خوێندنگاکان لەبەر چاو بگیرێ باسی لە خوێندنگاکانی ئێواران کرد خوێندنگاکانی ئێواران جیازی هەیە لەگەڵ خوێندنگاکانی ترا تۆ گەربێتە سەر واقعی خوێندنگاکە ئەو کاتا توانی بڕیاری لەسەربی جگەلەوە خوێندنگە پیشەیەکان سەرپەرشتیاران مەجموعەیەکمانە هەیە پیشەیە زۆر شارەزایی پیشەیەکانیان نییە لەکوێ جێگەیەک لێتوانێت وە جگە لەوە شتێکی ترکە باسیکەین مشریفی اختصاسیەکان پسپۆڕیەکە زۆر گرنگە پێویستە میکانیزمێک دابنرێ بۆ ئەوەی کەوا گرنگی بە پسپۆڕیەکانش بدێ و ئیتر مامۆستایان سارد نەبنەوە لە پسپۆڕیەکانیان بەڕاستی چونکە ساربوونەوەیەک هەیە سپاس تری شێ بەڵام لەبەر کاتەکە قسە ناکەم زۆر سپاس مامۆستا بورهان یەک دوو پرسیاریش لە چات هاتیە بەسەری دادەڕێن مامۆستا ڤینیار دەستخۆشی هەیە دەڵێ لە قوتابخانەیەک ئەگەر 63 وەربگرێ
قوتابخانەیەکیش هەشتاویەک وەربگرێ کە دەرەجەکان زۆر لێک دوورە هەردووچیان هەر ئاستی سێ وەردەگرن وایە بەڕاستی ڕێنجەکە زۆر زۆرە پێویستی بە خودکردنەوە بە ئەوتر هەیە زیاتر یەک لە پرسیارەکانی تر دەربارەی ستاندەرەکان بوون یەک لە ستاندەرەکان باسی ئەوە دەکا مامۆستا ئایا پەیوەندی بە ڕێکخراوە وشتیوا کردووە ڕێکخراوی پەروەردەیی دەڵێ ئەوە ڕەنگە هەلی یەکسان نەبێت بۆ هەموو مامۆستایەک بەڕاستی کە پەیوەندی بکە بە ڕێکخراوەنەوە بزانم لە پرسیارەکان ڕقم 45 لە تێبینەکانی مامۆستاکە سەباح گەڵەت نەبووم مەجموعەی تر هاتووە مامۆستاڤیان دەڵێ سەبارەت بە دیدی باخچەی منداڵان پێویستە چەند ستاندەر لەخۆ بگرێ و بۆ ماوەی چەند ساڵدا دەندرێ ئەو دیدە وڵی پرسیاری تر زۆرە بەس وا بزانم مامۆستا دڵدار ڕێکانی پێشنیاریەوەی کردی ئەگەر ئاڵوگۆر بەو لیژنە دەرەچانە بکرێت لە نێوان پارێزگاکان بۆ ئەوەی بەڕازگویانە هەڵسەنگاندە بکرێت ئەوەش شتێکی باش دەبێت وەکو مامۆستایان نەریمان بوویان مامۆستا یەکێکی تر بوو باسیەوەی کرد ئەگەر لە سلێمانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوایەکە بۆ یەکتر بکەن ئاڵوگۆر بکرێت ڕەنگە دادپەروەریەکە تۆزە باشتر فراهم دەبێت هەر ئەوەندە جارە دەتوانین داوای لە بزن لەوانە دەکەن کە نەیانتوانێت قسە بکەن یان پرسیارەکانیان نەگەیشت مامۆستا بڕوان ئەو کاتێماوە بۆ جەنابەت و دایەوە زۆر سپاس من هەوڵ دەدەم زۆر بە کورتی بەسەریاندا تێپەڕم و حەقی هەمووان بدەم مامۆستا ژیان ساڵح سەرپەرشتیارێکی بەتوانا و چالاک و دڵسۆزە و لە پسپۆریەکەشی بەتوانایە نازانم مراعاتی منی کرد ئەگینا من دەزانم ئەوش تۆزێ ملاحظەی لەسەر پسپۆری هەیە بەڵام سەبارەت بە دوو یەکەی سەرپەرشتیکردن یەک و دوو لە سلێمانی ڕۆژهەڵات و ڕۆژاوە بۆچی زۆربەی ئەوانەی دڵنیای جۆری لە یەکێکیان هەڵدەبژێرن ئەوە باش نییە باشتر وایە نوێنەراتی هەمولایەکی تێدا بێ بەڵام ئەمن ئەوەی تێبگەم سەبەب ئەوەیە کە زۆربەی ئەندامانی گروپی کار لەوێن وە گروپی کاریش لیژنەیەکی کاتیە دەورەکەی کۆتایی دێتن لەگەڵ کۆتایی پرۆژەکە کە نزیکین لە کۆتاییەکە ئەم گرفتە بۆ خۆی حەل دەبێ و گرفتێکی دیکەشی لەگەڵ حەل دەبێ ئەم شێوازە نوێیە ئەگە 100% تطبیق بۆ ساڵی بێت کە بڕیارە تطبیق بکرێ یەک ئیشراف دەبینێ نە بنەڕەتی نە ئامادەیی نە باخچە دەبێتە یەک بان و یەک باگت بێت یعنی مدیریەتی ئیشراف دەبێت کە ئەرکەکەی بریتی دەبێت تاکید دەکەمەوە لە هەڵسەنگاندن و پاڵپشتیکردنی قوتابخانەکان بۆ بەرزکردنەوەی کواڵەتی خوێندن ئەوەی کە ئیشرافەکانیش لێک دەدرێن وەکو باسم کرد هیوادارم وەڵامی پرسیارەکەتم دابێتەوە مامۆستا عەلی دەڵێ مامۆستا ئاشنا نییە بە زۆر شت و لەبەرەوە گرنگی پسپۆریەوە و شتانە بابەتی توانا و شیانی مامۆستا بابەتێکی گرنگە دکتۆر هیمداد حەمیدی کۆلیژی پەروەردەی بنەڕەت بووە بەڕەئی من و لە وەزارەت ڕەیەکەیە کە کێشەی توانای مامۆستا لە ئامادەکردنیان گرفتیان هەیە کاتی لە کۆلیژەکان ئامادە دەکرێن ڕەنگە بە شێوازێک بن لە پەروەردە بە شێوازێکی دیکە مەطلوب بن اینجا لە ئەسنای خدمە وەزارەتی پەروەردەش کەمتەر خەمە لەوەی پاڵپشتیان کە بەڕاهێنان و بەرزکردنەوەی توانایان لە ئاستی سێیەمدە خودی مامۆستاش کەمتەر خەمە لەوەی کە پەرە بە توانەکانی خۆی بدا گرفتی توانە و شیانی مامۆستا بابەتێکی جەوهەریە و هەمووشمان کۆکین لەوەی کە گرنگترین کارکتەر گرنگترین هۆکاری ناو پرۆسی پەروەردە و فێرکردن مامۆستایە مامۆستا باش بێ کاریگەری لەسەر باشبوونی هەموو تەوەرەکانی دیکە دەبێت مەسەلەی ئیفادی مشرفین ئەمە بابەتێکی مالیە بەڵام ئاگادارم ڕاستە چەند مانگێکە دوا کەوتووە بەڵام ئەمە کێشەکە لە وەزارەتی دارایی و قەیرانی داراییە بەڵام تەدەخل کراوە لەلایەن خودی جەنابی وەزیر و ژمێریاری وەزارەتەوە هیوادارم لەو نزیکانە ئیطلاقی ئەو حقوقی مشرفین بکرێت مامۆستا سەعید ئەحمەد باسی یعنی دڵخۆشم کە تێگەیشتێکی تەواوی هەیە بۆ ئەم بەرنامەیە و باش لێی تێگەیشتووە و ڕاستیش دەکا یعنی کەم و کوڕی دەبێ هەبێ یعنی ئەگەر نەبێ کەمال تەنها بۆ خۆیە بەڵام بەردەوام هەست دەکەم کە ئەم سیستەمە بە هەوڵ و تێبینی کەسانی وەکو جەنابەت پێش دەکەوێ و کەم و کوڕیەکان بەرەو کەمی دەچن مەسەلەی سەلاحیاتی مشرف من حەز دەکەمەوە بۆ چونەش زۆر بە کورتی باز بکەم ڕەنگە زۆر لە مشرفین لەگەڵ من کۆک نەبن
مشرف جاران مامۆسای نەقل دەکرد مدیری دادەنە هەموو شتی دەکرد بەڕای من و بە تێگەیشتنی من ئەمە ئیشی مشرف نییە ئەمە ئیشی ئیداریەکانی پەروەردەیە بەڵام کاتێک مدیرێک دادەنرێ مەرجەکانی تێدا نیە کاتێک مامۆستایەک لە میلاک زیادە کاتێک مامۆستایەک کەمە پێویستە مزەکرەی مشرف وەکو قەراری مەحکەمە ڕۆڵ بگێڕێ و ئەو بەرپرسە کارگێڕیەی پەروەردە حسابێکی تەواو بۆ مزەکەرەکەی بکە ئەگەرنا ڕوبەڕووی لێپێچینەوە ببێتن بەڵام مشرف دەبێ لە جێبەجێکردن لە ئەموری تەنفیزی دوور بکەوێتەوە تەرکیز بخاتە سەر هەڵسەنگاندن و پاڵپشتیکردنی قوتابخانە بۆ ئەوەی توانەکانی بەرزتر ببنەوە مەسەلەی دیت ڤیژن لە مەکتەبەکاندا دەنرێن دەزانم زۆر کەم و کوڕی تێدا بڕۆ کەم سەردانی قوتابخانەم کردووە ئەو دەستەواژەیە کە نووسراوە لە دیدی یان دیدگا یان دید نازم کامە لە ڕووی زمانەوانیەوە مەزبووترە نزیکی دیدی ئەوەش نەکەوتووە کە بڵێ ئەم موسسەیە دەوێت لە داهاتوودا بەوە بگا یاخودنەوەکان بەو جۆرە ئامادە بکە بەڵام شتێک هەیە پێی دەگوترێت ڕۆشنبیری دامەزراوەی هەتا ئەو ڕۆشنبیریە دروست دەبێت کاتی دەوێت بەڵام ئەو هەوڵانە یعنی بە کرچ و کاڵش کە دەنووسرێنەوە کە پێداچوونەوە دەکرێت کە جەنابەت کە منێک کە یەکێک دەچن لێوە زیاتر فێر دەبن هێدی پێگەیشتن دروست دەبێت و دەبینە خاوەندی دوو پەیامی پێشکەوتوو مەسەرەی لاوازی ستانداردەکان بێگومان ئەو ستانداردانی کە لە بەریتانیادا دەنرێن بەهێزترن لەوەی کە لێرە هەم چونکە ئیمکانیاتانەی لەوێ هەنە و ئەو تەوەقعاتانەی کە لە دەرهاوێشتەکانی پرۆسەی پەروەردە و فێرکردندا هەند بەرزترن بەو هیوایە ئێمەش بگەینە ئەو ئاستەیە کە هێدی ئەو ستانداردانە زیاتر بەهێز بکەین ئاست چوار ئاستەنە بڵێ ئەوە لە دوا پرسیاریشدا باسکرا ڕاستە گەیشتونەتە و قەناعەتە کە مەودای نێوان ئاستەکان یەکجار زۆر یعنی ئەوەی لە خوارەوەی ئاستێک و ئەوەی لەسەرەوەی ئاستەکە جیاوازیەکی یەکجار زۆر هەیە لە بینیاندا هەندێک بوچوون هەنە بۆ سونانش بریتین لەوەی کە بۆ نمونە ئاستی سێم بکرێتە ئەلفوبا یاخود ئاستەکان لە چارەوە بگۆڕدرێن بۆ چەند ئاستێکی دیکە یان لق بکرێنەوە لە نێوان هەر چوار ئاستەکەدا ئەمانە هەموویان و زۆر تێبینیتری شەبوو کە راپۆر دەگەم بە وەزارەت و گوێیان لێ ناگیرێت سەبارەت بە سەرپەرشتیکردنی پەروەردەیی کۆنفرانسێکی تایبەت بە سەرپەرشتیکردنمان لەبەردەستە لەم نزیکانە ئەو هەموو تەقریرانەی گەیشتون هەمووی پوختە کراون یەک خراون و ئامادە کراون لە دۆسیەیەکدا لەو کۆنفرانسەدا بەشداری خەڵکانێکی زۆریش پێدەکرێت لەوانەی کە پەیوەندیدارن بۆ ئەوەی ئەو کەم و کوڕیانە پڕ بکەینەوە ئەگەر بابەتی ثەباتت باس کرد ئەوەی کە ئەگەر ئیعادە تەقیم بکاتەوە ڕەنگە هەمان ئەنجام نهێنی ئەمە لە بابەتی تاقیکردنەوەکانیش لە خەسڵەتێکی گرنگی تاقیکردنەوەی باشە بەڵام ئەمە یان گرفت لە پێوەەر هەیە یاخود بابەتی مجاملە و مەحسوبیەت و ئەوانە دەور دەبینن بەڵام ئەگەر پێوەەر بەهێز بوو پشت بە بەڵگە ببەستن مەجای مجاملە و محاسبەش کەم دەکاتەوە ئەوانە هەموو پرسیارگەلێکن کە فەرز دەکات لەسەرمانی عادە نەزار بکەینەوە لە هەموو کارەکانماندا بەڵام لە گرنگی گۆڕانکاریەکە کەم ناکاتەوە مامۆستا ئاشتی کەمال ئەنجامی هەڵسەنگاندنەکان ڕادەگەیەندرێن لە کۆنفرانسێکداوە بە راپۆرتێکی تێر و تەسەل و ئینجا کار بە ئەنجامەکانیش دەکرێت بە پێویست تەدەخل دەکرێتن ئەوانەی کە پێویستیان بە پاڵپشتی زیاترە ئەوانەی پێویستیان بە ڕێزلێنانە کار بە ئەنجامەکانیش دەکرێت و لە مەراسیمێکدا پێش دەستپێکردنەوەی ساڵی نوێ ئەمانە ڕادەگەیەندرێن مامۆستا نەریمان هەندێک ملاحظاتی هەبوو کە زۆرێک لە سەرپەرشتیاران بڕوایان تا ئێستا پێی نییە یاخود تێگەیشتنێکی تەواویان نییە حەز دەکەم عیبارەیەک بڵێم زۆرجە کە بە ڕاشکاوانە قسە دەکەم بە گران لەسەرم دەوەستێ بەڵام من و تۆ سەرپەرشتیار و بەڕێوەبەری گشتی و مدیری تەربیە و پاسەوانێک لە قوتابخانە کارمەندی حکوومەتی کە کارمەندی حکوومەتین لە کەرتی گشتی ئیش دەکەین کە تەعلیماتێک کە یاسایەک کە چوارچێوەیەک دەردەچێت دەبێت پابەند بین نابێ بە میزاجیت بێ بڵێ من قبولی ناکەم یعنی ئەمە فەرقە لەوەی تۆ لە دامەزراوەیەکی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگادابی
بەڕێی من هەر مشرفێک پابەند نەبێ و خۆشی پێ نەگەێنێ و خۆی تێ نەگەێنێ بەڕێ من دەبی ئیجراتی لەگەڵ بکرێ. بە بابەتێکی دیکەی زۆر گرنگ هەیە بۆ ئەوەی سەرپەرشتیاران خاو نەبنەوە لەوەی کە خۆیان پێ نەگەینن. بابەتێک لە ئارادەیە لە وەزارەت کە چۆن دەڵێن مدیری تەربیە 4 ساڵ جارێک دەبێ چانسی پێ بدرێ خۆ هەڵبژێرێتەوە یان دەبێ بگۆڕێەوە باسی مدیری مەکتەب دەکەن. سەرپەرشتیاریش بە هەمان شێوە بەڵام نەک بەوەی کە لا بدرێ. 4 ساڵ جارێک هەڵسەنگاندنێکی فعلی جدی بۆ سەرپەرشتیار دەکرێت ئەگە توانەکانی خۆی بەرز نەکرد بێنەوە، ئەگە خۆی پێ نەگەیاندی بی زیاتر ئاشنا نەبێ بە پێشهاتە نوێیەکان ڕەنگە ئەو وەختە بە گومانەوە سەیری پلەی سەرپەرشتیارەکەی بکرێت و بە ئەرکێکی دیکە ڕاوەسپێ ئەگە خۆشی پێگەیاندی بێ ئەوە بەردەوام دەبێت و کاری سەرپەرشتیکردن ئەنجام بدات. اینجا ئەوەی کۆمەڵێک بەبێ وەڵام ئەوە باسم کرد کۆنفرانسێک سەبارەت بە ئیشراف ئەنجام دەبرێت لە نزیکانە و مجاملە هەیە لە هەڵسەنگاندنی دەرەکی ئەوەشم باس کرد بەڕاستی ئەوە جێداخە بەڵام دیسان دەگەڕێمەوە دەبی پێوەرەکان ورتر بن و دەبێ پشتیش ببەستن بە بەڵگە. مامۆستا ئیسماعیل هەڵسەنگاندنی باشی بەرنامەکەی کرد و طبعا ئەویش باسی هەندێک کەم و کوڕی کرد گەڕاوە بۆ پسپۆری دەڵێ زۆربەی سەر ئەم ئەرکە نوێیە زۆربەی کارگێڕیە و سەرپەرشتیارانی پسپۆریش لە بواری کارگێڕی شارەزانی. مامۆستای بەڕێز بۆ جەنابت و بۆ هەمووان ئەوەی نوێ نە کارگێڕیە نە پسپۆریە، سەرپەرشتیکردنێکی گشتیە بۆ دامەزراوەیەکی پەروەردەیی فێرکاری بە پشتبەستن بە کۆمەڵێک پێوەر لە چەند بوارێکی دیاریکراودا و کە بۆ هەر پێوەرێکی شۆکە وتمانیشاندەر و وەسفکار هەن کەواتە ئەگەر مشرفێک ڕاهێنانی بینی بێ تەنانەت ڕاهێنانیشی نەبینی بێ ئەو هەموو ڕێبەرانەی لەبەردەستن ئەوانەی کە چاپ کراون دابەشکراون بخوێنرێنەوە و پرس بە سەرپەرشتیارانی شارەزا بکرێ ڕەنگە بتوانێت بە باشی ئەرکەکانی بە بێگومان بەجێ بگەینە. پەروەردەی گشتی مشرف دەبێ اینجا مەسەلەی ڕاهێنان کە لە قەزاکاندا پەیمانگانیە ئێستا بۆ چوونێکی نوێ هەیە کە وەزارەتی پەروەردەی عادەنەزەری تەواو دەکە پاشەوەی پەیمانگەکانی گەشەپێدانی پەروەردەیی هەڵوەشێنرانەوە بەڕێوەبەرەتی ئامادە و مەشقش وەکو پێویست ڕۆڵ نابینێ. بەم فترەی دواییە سەردانی وڵاتی ئوردنمان کرد و جەنابی وەزیر و شانێکی سەردانی بەریتانیا کرد سەرقالی پێداچوونەوەی نە لە دامەزراوەکانی تایبەت بە ڕاهێنان و ڕەنگە ئەگەر لە شوێنێک ئەم دامەزراوەیەش نەبێ ڕاهێنان بۆ ئەوێ بێت، یعنی ڕاهێنەر بچی و لەوێ مستەلزەمات پێویستدابین بکرێ ڕاهێنان بکرێ بەڵام کێشەی سەرەکی ڕاهێنان بریتە لە نەبوونی بودجەی پێویست. پاڵپشتی قوتابخانەکان بۆ ئەم ساڵ هەواڵێکی دڵخۆشکەر هەیە کە ئەو مەبالغانەی کە لە ئەنجومەنی وەزیران تەرخان کراون زیاترن، یعنی پێداویستی زیاتر قوتابخانەکان دەستە بەردەکرێ و بۆ چوونێکی باشیش لە ئەنجومەنی وەزیران دروست بووە کە جۆرێک لە هاوسەنگی دروست ببێت لە نێوان سێکتەرەکاندا. بۆ نمونە پەروەردە ساڵانی پێش و کەمی بەرکەوتەوە ئەگەر هەست سیر بکەی ڕێگەوبان هەندێک مەشاریع هەندێک بوار شارەوانی مەشاریعی ئاو پارەیەکی زۆری بردووە ئەم بۆ چوونە لە ساڵحی وەزارەتی پەروەردەدایە کە پارەی زیاتری بۆ تەرخان بکرێتن. مامۆستا ئاراس زێندین ئەویش سەرپەرشتیارێکی بەڕێز و بەتوانایە شێوازی نوێ بۆ ساڵی داهاتوو پەیڕەو دەکرێ و کاریش بە ئەنجامەکان دەکرێ و سەرپەرشتیاری نوێش لەسەر ئەو بنەمایەدا دادەمەزرێن. ئەوانەی ئێستا ڕاگەیەنراون اختبارکردنیان لەسەر ئەم شێوازە دەبێ و کە دەبنە سەرپەرشتیاریش دەبنە سەرپەرشتیاری گشتی. پرسیارێکی زۆر دووبارە دەبێتەوە کە پسپۆری گرنگە لە لیژنەکانی هەڵسەنگاندنی دەرەکی. لە لیژنەکانی هەڵسەنگاندنی دەرەکی 3 سەرپەرشتیار بەلای کەمی لە لیژنەکەدا هەن. ئەم 3 سەرپەرشتیارە هەوڵ دراوە بەردەوام کە پسپۆریان جیاواز بێ. بۆ نمونە یەک لە زمانەکان بێ ئینگلیزی عەرەبی کوردی، یەک لە زانستەکان بێ فیزیا کیمیا بایۆلۆجی، یەکیش لە بابەتە کۆمەڵایەتیەکان بێ تاریخ و جغرافیا و ئابووری و ئەم بابەتانە. تا حدێک یعنی هەموو پسپۆریەک ڕەچاو دەکرێن بەس لە ژێر ناونیشانی سەرپەرشتیاری پسپۆری نییە.
مامۆستا جەزا باسی مەحسوبیەتی کرد کە هەیە دیسانە و ئەوەم ڕوون کردەوە ناگەڕێمەوە بۆی و زۆر لە مشرفەکانیش تا ئێستا معارزن ئەیشنشی کردەوە کە ناکرێت یا ئەتۆ تەعین کراوی بە مشرف کە سیاسەتی حکوومەت جێبەجێ بکەی تۆ لە حزبێکی سیاسی دانی ئەگەر ڕازی نەبی بە بۆچوونەکان بڵێ من ئەوە دەکەم یعنی حکوومەت وەزیفە عەقدە لە بەینی حکوومەت و فەرمانبەر و ئەرک و واجباتی هەردوو لاش دیاری کراوە یعنی ئەگەر من بڕیاری 100% وەزارەتی پەروەردەم لەگەڵ دابێ گوێ لە سەرپەرشتیار دەگرم بۆچوونەکانی وەردەگرم بەرنامەکەم دەگۆڕم و هەموار دەکەم لەسەر تێبینیە باشەکانی بەڵام لێ قبوڵ ناکەم بڵێ من ئەمە جێبەجێ ناکەم دەبێت لەوە سەریح بی من کە دەبێ مشرفیش بەڕاستی خۆی پێ بگەینێ دەستخۆشی دێ دەکەم کە تۆ ئەو هەموو هەوڵانت داوە بۆ ئەوەی تێبگەی خۆت پێ بگەینی من ئەزمونێکی متەواضعم هەیە کە بوومە مدیری تەربیە بڕوا بکەن مباشرەم نەکرد تاکو سیستەمی قوتابخانەکانی ئەو کاتی سەرەتایی و ئامادەیم هەموو دەرەخکردن بە تێگەیشتنەوە ومجموعي أوها والأنظمة والتعليمات الخاصة بالامتحانات والشهادات بالتفاصيل هم دراسته بوشنا وسم قانوني خدمة مدني وقانوني انضباط موظفي الدولة هم سلن وبيدا شنو وبيدا كردن وبرسياري ديان كسي شارزاشم ذكرتها هنگاوي كم دنا بلام وبنماي كي باش بو من ك شتيدي كي لسر بنياد بنين ما مصدر سوز دالي گرنگي بپلان بدريتن كوي پروسكا كوي هالسنگاندن لو شوازنوه لكوتاي دا باس لدارشتني پلاني پرپيداني كتابخانه دكا يعني درنجامي كوتاي ام شوازنوه بريتيا لويكا پلاني كي تكمو گنجاو دابنريد بو اوي كتابخانه كبردوام لپرپیدان دابێتو کوالەتی خوێندن و خزمەتی پەروەردەی تێدا باشتر بێتن خوێندنگەی ئێوارن واقعی لە بەرچاو دەگیرێ بەڵام من جەخت دەکەمەوە پشتگوێ خستن شتەکە گرنگی پێنەدان شتەکە خۆشاردنەوەی هەندێک خەڵک لەو مەکتەبانە شتێکە خراپیدارەدان شتێکە بەڵام خوێندنگەی ئێواران قوتابخانەی ئێواران هەمان معایری قوتابخانەی بەیانی لەسەر جێبەجێ دەکرێت بەڵام هەلێکە بۆ کەسانێک کە فەرمانبەرن کە تەمەنیان گەورەیە کە زۆر کەوتون کە خێزاندارن کە بە خێوکەری خێزانن ئەمانە تەنها ئەوە جیای دەکاتەوە ئەگینا هەمان منهەجە هەمان اختباراتە هەمان مەقایسە هەمان شتە بەڵام کە وەکو یەک ئیدارە نادرێن ئەوە بەڕاستی کەموکوڕیەکی ئیدارەی پەروەردەییە پسپۆری و هەڵسەنگاندن دیسا پێکەوە بەڕێی من ناگونجێن و دەکرێت لە دەرفەتی تردا بە تەفسیلتر لەسەر ئەم بابەتە قسە بکەین مامۆستا ڤینیارە گەناوەکەم بەڕاستی نووسی بەڕاستە مەودای نێوان وەکو دکتۆر هیمدادیش کۆمنتی لەسەردا لە 63 بۆ 81 مەودایەکی یەکجار زۆرە بەڵام لەو کۆنفرانسەی داهاتوودا هەوڵ دەدەین کە ڕێگەچارەی گونجاوی بۆ بدۆزینەوە و پەیوەندیکردن بە ڕێکخراو هەلی یەکسان ناڕەخسێنێت بە پێچەوانەوە لە وڵاتانی دەرەوە هانی گەنجان و خەڵکان دەدرێت کە خۆبەخشانە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کار بکەن اینجا ئەمە هەبوونی ئەم پێوەرە هاندانێکە بۆ مامۆستایان کە هەوڵ بدەن بڕوا بکە ئەوەندە زەحمەت نییە یعنی دەیان مەسەلەن ئێستا ئەو کارەی مێگامایند پڵاس دەکات ئەگە مامۆستایەک بەشدار بێ لەگەڵ ئەمانە دەزانی چەند توانای بەرز دەبێتەوە تێگەیشتنی فراوان دەبێت ئەمە یارمەتی دەردەبێت کە پەروەردەکارێکی باشتر و بەتواناترمان هەبێ کەواتە هەبوونی ئەم پێوەرە هاندانێکە بۆ ئەوەی کە زیاتر خۆیان پێ بگەینن لە ڕێگای بەشداریکردن لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یاخود موسساتی دیکەی کە دەتوانن ڕۆڵ ببینن لە بەرزکردنەوەی توانە دیدی باخچە بۆ چەند ساڵە مەسەلەی دید کە باسی ڤیژن دەکەین بۆ دوورمەودایە بەڵام کە زەمەن دەگۆڕێ کە پێداویستی دەگۆڕێن کە بیردۆزی نوێ دێنە ئاراوە ڕەنگە گۆڕانکاری بەسەر ئەو دیدەشا بێت جا دیدی باخچە دیدی قوتابخانە دیدی ئامادەیی هەر یەک بەپێی ئەو فئە عمریانە بەپێی ئەو قۆناغە خوێندنە بەپێی ئەو ئامانجە فێرکاریانەی کە هەن ڕێک دەخرێتن کە هەمویان پێکەوە
لە بەرژەوەندی پێگەیاندنی تاکێکن کە ئامادەیان دەکات بۆ زانکۆ و ژیانی داهاتوو. ئاڵوگۆڕ بە لیژنەکان بکرێ ئەم پێشنیارە محاولە دەکەین بخەینە جێبەجێکردن، بەڵام هەز دەکەم ئاڵۆزیەکی زیاتر دروست دەکە. ئەگەر لیژنەکانی دڵنیای جۆری بەباشی کارەکانیان بکەن پێویستمان بەوە ناکرد، چونکە لە سلایدێک باسم کرد کە ئەرکی ئەم لیژنەیە دیتنی مەیدانی لیژنەکانی هەڵسەنگاندن و هاوڕێ ڕەخنەگرە، هەروەها پێداچوونەوەیە بە ئەنجامەکان، هەروەها لە هەمان کاتدا اعتراضات و شتەکان وەردەگرێ و گیراسی دەکە وەڵام دەداتەوە. ئەگەر ئەم دڵنیای جۆرە بە باشی شەکانی خۆی بکە ڕەنگە پێویست بە ئاڵوگۆڕکردن نەکا، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمەش ئەڵلقەیەکی باشتری دڵنیاییە کە پێمان دەدا. بە هەر حاڵ یەک ملاحەزەی گرنگ ما بوو بڵێن بە ڕێزێک گوتی ئەمە هیچی نوێی تێدا نەبوو، ڕاستە بۆ تاکی سەرپەرشتیار دووبارەکردنەوەیکی زۆر بوو، بەڵام ئەگەر من دڵنیا بم لەوەی تەنها سەرپەرشتیاران تێدانە قوڵتر دەچمە بەکان، بەڵام ئەمە وارێکە ڕەنگە خەڵکانێک تێدا بن بۆ یەکەم جارم بابەتە ببیستن، یاخۆت احتمالی ئەوە هەیە زانیاریەکانی سەرەتا بن وەکو گوتم وروژاندنێکە بیرروبۆچوون وەرگرتنە و زیاتر ئەوەیە نەک مەوزوعێکی ئەکادیمی سەرفی یاخود بوارێکی فەلسەفی وردە، بەڵام ئەگەر بزانم هەمویان سەرپەرشتیار بن طبعا بە شێواز و بە زمانێکی دیکە قسە دەکەم. ڕێز و احترام بە هەموو لایەکەیە، سوپاسی بێگەمان پلاس ئەکادیمی و بۆ دکتۆر هینداد و تیمە دەستت خۆش بێ مامۆستا. زۆر سپاس، دەستت چاوت خۆش بێ. بەنسبەتە و خاڵەی کۆتایی کە با بڵێن شتەکان زیاتر بە بیرهێنانەوە بوو بۆ سەرپەرشتیاران، ئەمە دوورتر تەمەشا دەکەین، چونکە ئەو وێبینارە بە تەواوی تۆمار دەکرێت بە ڤیدیۆ، دوای بڵاویش دەکرێتەوە، لینکەکەش دەنێرین بۆ هەموو ئەو ئەندامانەی کە بەڕێزن. دڵنیا بن خەڵکێکی زۆر هیچ شارەزایی نییە لەوە، ڕەنگە لە داهاتوودا ببێتە سەرپەرشتیار، ڕەنگە لە بیری چوو بێتەوە، ئەوە بەردەوام لە هەکبەیدا دەوێت بۆ ئەوی دووبارە سەیری بکاتەوە. ئەتۆ ئەگەر بەڕێوبەرێک یان هاوڕێیەکی ترت بێوێ شارەزایی بێ بۆ خۆت مەجالت نەبێ، ڕەنگە بەس لینکەکەی بۆ بنێری برێ کاکە جێلەوە بگرە. بەڕای من ئەوە دەبێتە ئەرشیفێکی زۆر باش بۆ بە بەردەوامی خەڵک دەتوانێت سوودی لێوەربگرێت. لەبەرەوە دەستخۆشی ئەوە 100% ڕاستە، بەس هەدەفی منی لە پێشتر ئەوەیە کە پاڵپشتانی ئەم گۆڕانکاریە زیاد ببنەوە بەهێز ببێ. ئەم ڕاستە بۆی ڕوونکردنەوەی زیاتر. ئەمن دوو ملاحەزەی خۆم لە ئاخری هەڵگرت بوو، ئەگەر ڕخسەتەوی وەکو پێشنیاریش وەریگرن وەکو ئەوەش بێ. بەڕای من ئەو هەڵسەنگاندنەی وەزارەتی پەروەردە دەیکا مەفروزە جیهەتێک بیکا لە دەروی وەزارەت، ناکرێ وەزارەت خۆی شتێک بکا و خۆشی هەڵسەنگاندن لە بۆ خۆی بکات، دەبێت دەستگایەکی سەر بەخۆ لە دەرەوەی وەزارەت بێت چاودێری و هەڵسەنگاندن بکە. ئەوە یەک. دوو، ئەگەر هەر ئەوەش ناکرێ بەڕاستی هەندێک دەستەواژە هەیە پێویستی بە پێداچوونەوە هەیە. یەک لەوانە سەرپەرشتیارانی بەڕێزیش بە تایبەتی مامۆستا عیرفان پێشترش پرسیاری لە من کرد، من گلەی نایانی پێم گونجاو نییە وشەی دەستەواژەی هاوڕێی ڕەخنەگرت. لە ئینگلیزیەکە ئەتو کە دەڵێ با بڵێن کریتیکەل فرێندیان کامە سەرەکەیە، سەرەکە فرێند نییە، ینی شەڕئیسیەکە ڕەخنەگرتنەکەیە، ئەوجا هاوڕێ وەکو مەوسوفە، ینی سەری لە کوردەکە بە عکسەوەیە، لە کوردەکە ئێستا تەمەشاکە هاوڕێیەکەمە هاوڕێیەکەمە ئەوجا ئیشەکەی ڕەخنەگرتنە، بەڵام ڕەخنە بۆ خۆی یەک وشەیەکی تۆزەک ڕقە، وشەیەکی نەرێنیە، زیاتر بەرەو لای کەم و کورتەکان دەچێت. ڕاستە دکتۆر یەک دقە دوای ڕەخنە هەیە، ئەرێنی و نەرێنی هەیە، بنیادنەر و ڕوخێنەر هەیە، ئەوانە هەیە، بەڵام لە مجتەماعی ئێمە کە دەڵێ ڕەخنە بەرەو لایەنە نەرێنیەکە دەچێت. لەبەرەوە پێشنیار دەکەم پێداچوونەوە بکرێت. بۆ بەدیلیش بەدیل هەیە، ڕەنگە وشەی لە جیاتی وشەی ڕەخنە وشەی هەڵسەنگاندن بەکاربێ باشە، هەڵسەنگێنەری هاوڕێ ڕەنگە زۆر گونجاوتر بێ لەو ئیشەی کە دەیکا. دەکرێت وشەی هاوڕێ لەگەڵ بێ لەگەڵ نەبێ، بەڵام دەزانم مەبەستەکەوەی بەس وشە ڕئیسیەکە دەبێت هەڵسەنگاندنەکە بێ، نەک هاوڕێیەکە بێ. دکتۆر زۆر گفتوگۆ لەسەر ئەم بابەتە کراوە و فعلەن گلەی زۆری لەسەر هەیە و لەو کۆنفرانسەدا ئەو شێکدای دەکرێتەوە. بەڵام ڕەخنە دکتۆر جەنابەت لە پسپۆریەکەی خۆت لە ئەدەب ڕەخنە هەیە، خۆ ڕەخنە بەس
باسی باشیش دەکات نەک بە باسی خراپی بەڵام لە تێرمینۆلۆژی کوردی لە هەندێک ئیشکالی هەیە بەڵام هەز دەکەم مامۆستا شیلان لە وەزارەت زۆرجە دەڵێت تەرجمەکەی دەقیق نییە ئەو دەڵێ صديق عند الضيق ئەو ناڵێ یعنی ئەوەی کە ڕەخنە دەگرێ کریتیکە لە حرج و لەوانە بەڵام ئینگلیزەکان لەگەڵی متتەفق نەبوون ئینگلیزەکان دەڵێن ئەوە برادەرتە ئەوەی بتئێشینی ئەوەی پەنجە لەسەر برینەکانت دابنێ بەڵام لەگەڵ ئەوەشدا گرنگ ئەرک و ناوەڕۆکی ئەو تاکەیە دەکرێت ناونیشان و تەسمیەکەی بگۆڕین وەسەرت بەسەر بەخۆی دەستگای ئیشراف دەمێکە ئەو دەنگۆیە هەیە کە یان وەکو ڕقابەی مالی و دەستی نەزاهە و ئەو ماساتانەی کانە سەربەخۆ بێ سەر بە پەرلەمان سەر بە سەرۆکی هەرێم تەنانەت ئەگەر بکرێ بانجومەنی وەزیران شتێک بێ لە دەرەوەی وەزارەت بێ ئەو بۆچوونانە هەن تەنانەت مدیرێ عامەی مەناهجیش دەڵێن پێویستە سنتەرێکی نیشتمانی هەبی بۆ چوارچێوەی مەناهج بەڵام ئەو عقلیەتە ئیداریەی کە دەستبەرداری هەندێک جارێ تۆزە لە وڵاتیمە و جهدی زیاتری دەوێت خۆش مامۆستا ڕێزان داوای لێبردن دەکەین ئەوانەی تازە دەستیان بەرز کردێتەوە لەبەرەوەی ئەوە 2 ساعتە بەڕاستی 2 ساعت و نزیکەی 10 دقەیە 8 دقەیە ناتوانین زیاتر ڕایان بگرین دڵنیاتان دەکەینەوە ئەمە لە وێبینارەکانمان بەردەوام دەبین هەوڵ دەدەین ئەو پێشنیازانەی کە لێرە خرانە ڕوو ئەوانە بکەینە تەوەری وێبیناری سەر بەخۆ تاکو بەردەوام لە خزمەت ئێوە دابین ئەگەر کەسێکیش یان کەسایەتیەک خۆی کەسێکی تر شک دەبا بێوێ بابەتێک پێشکەشکە پەیوەندیمان پێوەکە ئەمە لە خزمەتدا دەبین دووبارە زۆر سپاس بۆ مامۆستا بورهان ئەرگوشی ڕاوێژکاری باڵا لە بۆکردنی ئەو کاتە و بۆ ئامادەبوونی سپاس بۆ مامۆستایانی بەڕێز و سەرپەرشتیارانی بەڕێز کە لە سەرتاسەری کوردستان لەگەڵمان بوون بە سەرنج و تێبینیەکانیان وێبینارەکەیان دەوڵەمەندتر کرد داوای لێبردن لەوانە دەکەین کە نەمانتوانی پرسیارەکانیان وەربگرین زۆر سپاس بۆ ستافی ئەکادیمیا کە ماندوو بوون لە ئامادەکاریەکان دڵنیاتان دەکەینەوە لینکی تۆمارەکە بە تەواوی لە گروپەکان دادنین دوای ئەوەی ئەگەر پێویستی بە دەستکاری هەبیان بە مۆنتاژێکە بێ ئەگەرنا لە زووتری کاتدا بۆتان دەنێرین تاکو ئێوەش لەگەڵ ئەو کەسانە بەشی بکەن کە دەزانن پێویستیان پێەیە دڵنیاش بن بابەتەکە زۆر زیاتر هەڵدەگرێ هەر ئەوەندە دەتوانین لە ماوەی 2 ساعتدا تاوتوێ بکەین دووبارە زۆر سپاس و شەوێکی شاد بۆ هەموو لایەک مامۆستا بورهان ئەگەر شتێکتێ تەنها هیوای خۆشی و بەختەوەری بە هەموو لایەک دەخوازم و هیوادارم هەروە بەردەوامن لە پێشکەشکردنی و خزمەتە جوان و پیرۆزە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و بە ڕوخسەتان کۆبنەوەکە کۆتایی پێدێن دەرچاو هاتان لەگەڵ